بەناوی خوای گەورەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە 2 نائاسایی ساڵی یەکەم خولی هەڵبژاردننی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکەین. سەرەتای دانیشتنەکەشمان بە دەقیقەیەک وەستان بۆ گیانی پاکی سەرجەم شەهیدانی کورد و کوردستان و ئەنفالکراوان و ئەنفالی بارزان گۆڕە بە کۆمەڵەکەی سەماوە ئەو چوار شەهیدەی کە دوێنێ شەو بە دەستی غەدر و تیرۆریستانی داعش شەهیدکران دەست پێ دەکەین. فەرموودانیش ئاماژە بە بڕگەدوو لە مادەی 52 پەیڕەوی ناوخۆ داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم کە پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو و ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بێ مۆڵەت بخێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بورگەی یەکەم و دووەم و سێیەم مادەی 16 بورگەی سێیەم لە مادەی 18 و مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داشعێرا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاردە بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 2 نائاسایی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کات 11 پێشنەوە ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 1 2019 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی دووەمی پێشنیازی بریاری دیارکردنی ڕۆژی 3 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی یەزیدیەکان بە پێی حکمی مادەکانی 87 88 89 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پوختەی دانیشتنی ژمارە 14 ئاسایی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 11 2019 بەم شێوەیە خوارەوە بوو. دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. 2 خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئامادەبوونی ئامادە نەبوو دانیشتنی پێشووی بە مۆڵەت و بە بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. 3 دەستپێکردنی بەرگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان. 4 سوێند خواردنی جێگرتنەوەی بەڕێزان لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان شیرین یونس عەبدوڵڵا عەزیز هیمداد سەباح بیلال محەممەد باپیر کامەلە سەلمان کامەلە لە شوێنێ پەرلەمانتاران دەست لە کار کێشاو بەڕێزان واڵە فەرید ئیبراهیم بێگە درشا شکرەڵە ئایدن معروف سەلیم عەبدوڵڵا محمود محەممەد. 5 ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمانی کوردستان. 6 خوێندنەوەی یەکەمی پێشنیازی بریاری دیارکردنی 3 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی یەزیدیەکان. 7 کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. ناوی ئەو ئەندامانەی مۆڵەت پێدراویان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی ژمارەی 14 ئاسایی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە بڕواری 11 2019. 1 ڕزگار محەممەد محمود مۆڵەت. 2 ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا ئامادە نەبوو. 3 شنۆ عەشقی عەبدوڵڵا مۆڵەت. 4 شیرین ئەمین عەبدولعەزیز مۆڵەت. 5 کاوە عەبدولقادر حەسەن ئامادە نەبوو. 6 مەحیەدین حەسەن یونس مۆڵەت. 7 مژدە محمود محەممەد ئامادە نەبوو. بەڵێ. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاماژە ئەگەر بە فەرمی ڕۆژی کۆبوونەوەکەی پەرلەمان ڕایان گەیاندووە کە بایکۆتیان کردووە ئەوە داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمان دەکەم بیسڕێتەوە. ئەگەر بە فەرمی داوایان کردووە و بە فەرمی ڕایان گەیاندووە کە بایکۆتیان کردووە دەسڕێنەوە لە غیابەت. بەڕێزان ئەندامانی پەرلەمان بە گوێرەی مادەی 33 لە پەیڕەوی ناوخۆ و ئاماژە بە کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی لە هەفتەی پێشوو ئێمە بڕیارمانداوە لە ڕۆژی 1 ساڵی 2019 کە وەرزی تەشریعی دووەمە هەمان مامەڵەی دانیشتنەکانی پەرلەمان سەبارەت بە ئامادەبوون و ئامادە نەبوون لەگەڵ کۆبوونەوەی لیژنەکانی پەرلەمان دەکرێت تکایە بۆ ئاگاداریتان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێستش دەست دەکەین بە جێبەجێکردنی بەرنامەی کار. بە پێی حکمی مادەی 5 و بڕگەی یەکەم و دووەم و سێمی مادەی 16 و
بڕگەی سێم لە مادەی 18 مادەکانی 47 48 52 54 55 56 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ببورن بڕیاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە 2 نائاسایی ساڵی یەکەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆی ڕۆژی پێنجشەممە ڕێکەوتی 1 2019 بەم شێوەیە بێ. یەکەم خوێندنەوەی دووەمی پێشنیازە بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان بەپێی حکمی مادەکانی 87 و 88 و 89 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. بۆ مەبەستە داوا لە بەڕێزان لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی شەهیدانەکەین بفەرمونون بۆ ئەنجامدانی بەرنامەی کار. ئەگەر ئەکرێت تەنها دەستەی سەرۆکایەتیەکان بن باشترە. بەڕێزان ئەنجامانی پەرلەمان دیارە ئێمە شتێکمان لەبیر چوو بە خێرهێنانی دکتۆرە ڤاڵا بوو بە گەرمی بە خێرهاتنی جەنابیانەکەین وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بە خێر بێن سەر چاو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی بڕیار لەلایەن جێگیری سەرۆکی لەژنە دەخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان. یەکەم ئەو کوشتار و کۆمەڵکوژیە جینۆساید دەرحەق بە ئێزیدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجامدرا خەسڵەتی تاوانەکانی جینۆساید و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرێت کە تاوانی نێودەوڵەتین. دەسەڵاتی دەستوریەکانی کۆماری عێراقی فیدریال بەرپرسیاری قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و ئیمتیازاتی قوربانیان و ئاوەدانکردنەوەی ناوچەکە لە ئەستۆ دەگرن. دووەم سێی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی کەوانە جینۆساید ئێزیدیەکان دەناسرێت کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجام دراوە. سێیەم دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. چوارەم کار بە هیچ دقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم بڕیارە ناکۆک بن. پێنجەم ئەم بڕیارە لە ڕۆژی بڵاو بوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وقعی کوردستان جێبەجێ دەکرێت. هۆیەکانی دەرچواندن بۆ بەدیهێنانی دادپەروەری و دابینکردنی ماف و ئیمتیازات و قەرەبووکردنەوە و کەمکردنەوەی ئاسەوارەکانی تاوانەکانی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلام لە عێراق ناسراو بە داعش ئەنجام دراوە و مەبەستی زیندووڕاگرتن و ڕێزلێنان لە قوربانیەکان ئەم بڕیارە دەرچوێندرا. سوپاس.
برای سروکی پارلمان پیش برای سروکی پارلمان پیش خوێندنەوەی راپۆرتیا و بەشی کوتایی هەردوو لژنەی کاروباری یاسایی و لژنەی شەیدان و جینوساید و زیندانیانی سیاسی لەسەر پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینوسایدی ئێزدیەکان کە ئێستا لە بەردەستمانە حەز دەکەم ڕوونکردنەوەیەک بدەم. دوای خوێندنەوەی یەکەمی ئەم پێشنیازە بڕیارە لە دانیشتنی ژمارە 14 نا ئاسایی پەرلەمان لە ڕۆژی پێنجشەممە بەرواری 11 حوتی 2019 ئاراستەی لژنەکانمان کرا وەکو لژنەکانی تایبەتمەند. هەر لەو ڕۆژەدا هەردوو لژنە کوبوونەوە و دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لژنەکان ئەو کاتگەیشتنە ئەم ئەنجامە. لەبەر ئەوەی خاڵی سێمی ئەم پێشنیازە بڕیارە بۆرگرانی دارایی بۆ حکوومەت دروستی دەکرد و بەپێی مادەی 79 برگەی چوارەم لە پەیرەوی ناوخۆی پەرلەمان کە ئاماژە بەوە دەکات پێویستە لە دەرچواندنی ئەو یاسا و بڕیارە ڕەچاوی بەرگرانی دارایی لەسەر حکوومەت بکرێت. بۆیە پێشنیارمان کرد سەرۆکاتی پەرلەمان ڕای حکوومەت لەم بارەیەوە وەربگرێت پێش ئەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت. وا دیارە ئەنجومەنی وەزیران بە نووسراوی ژمارە 4484 لە بەرواری 24 حوت 2019 ڕایخۆی پێشکەشی سەرۆکاتی پەرلەمان کرد. دواتر لە ڕۆژی یەکشەممە بەرواری 28 حوتی 2019 هەر یەک لە بەڕێزان دکتۆرا ڤاڵا فەرید وەزیری هەرێم بوو کاروباری پەرلەمان و عەبدوڵڵا حاجی محمود وەزیری شەید و ئەنفال کراوەکان سەردانی پەرلەمان کردن و لەگەڵ هەردوو لژنەی کاروباری یاسایی و لژنەی شەید و جینوساید و زیندانیانی سیاسی کۆبوونەوە لەسەر ڕای ئەنجومەنی وەزیران سەبارەتان پێشنیازە بڕیارە. ئەوەی ئێستا من دەخوێنم کوتا راپۆرتی هەردوو لژنەی تایبەتمەندە. بۆ سەرۆکاتی پەرلەمان بابەت راپۆرتی لژنە. لژنەی کاروباری یاسایی و لژنەی کاروباری شەیدان و جینوساید و زیندانیانی سیاسی ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 28 حوتی 2019 کاتژێر 11 دوای نیوەڕۆ کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بە ئامادەبوونی بەڕێز خاتۆ دکتۆرا ڤاڵا فەرید ئیبراهیم وەزیری هەرێم بوو کاروباری پەرلەمان و بەڕێز عەبدوڵڵا محمود وەزیری شەیدان و ئەنفال کراوەکان بۆ تاوتوێکردنی پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی ئێزدیەکان کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. دوای خوێندنەوەی یەکەم لە دانیشتنی ژمارە 14 لە ڕۆژی پێنجشەممە بەرواری 11 حوتی 2019 ڕەوانەی لژنەکانمان کراوە دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لژنەکان گەیشتنە ئەم ئەنجامانەی خوارەوە. پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینوسایدی ئێزدیەکان. یەکەم ئەو کوشتار و کۆمەڵکوژیایی جینوسایدی دەرحەق بە ئێزدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەولەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجام دەرا خەسلەتی تاوانەکانی جینوساید و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کە تاوانی نیودەولەتین و دەسەڵاتە دستوریەکانی کۆماری عێراقی فیدرال بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و امتیازاتی قوربانیان و ئاوادانکردنەوەی ناوچەکە لە ئەستوو دەگرن. دووەم سێی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینوسایدی ئێزدیەکان دەناسرێت گە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەولەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجام درا. سێەم دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. چوارەم کار بە هیچ دقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت لەگەڵ حکومەکانی ئەم بڕیارە ناکۆک بن. پێنجەم ئەم بڕیارە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. هویەکانی دەرچواندن بۆ بەدیهێنانی دادپەروەری و دابینکردنی ماف و امتیازات و قەرەبووکردنەوە و کەمکردنەوەی ئاساوەرەکانی تاوانەکانی کۆمەڵکوژی جینوساید ئێزدیەکان کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەولەتی ئیسلام لە عێراق ناسراو بە داعش ئەنجام دراوە و بە مەبەستی زیندوڕاگرتن و ڕێسلێنان لە قوربانیەکان ئەم بڕیارە دەرچوێندرا. زۆر سپاس.
دەستان خۆش بێ زۆر سوپاس بەڕێزان ئێستاش دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر راپۆرتی لیژنەی هاوبەش سەبارەت بە پێشنیازە بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان. سەرەتا بە داوا لە لیژنەی یاسایی یەکەم کە لە ناونیشانەوە دەست پێ بکا و یەکێک مادەکان دەست بە گفتوگۆکردنیان بکەین. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی بڕیارەکە هەر لە ناونیشان خۆڵ بە خۆڵ لەلایەن بەڕێز بڕیاردەری لیژنەی یاسایی دەخوێنیت. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاسی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان بەو شێوەیە. سوپاس. فەرموون ئەو ئەندامە بەڕێزانەی دەیانەوێت گفتوگۆ لەبارەی ئەو ناونیشانەوە بکەن. بەڕێزان ئەم ناوانەی دەیخوێنمەوە داوایان کردو گفتوگۆ بکەن. بەڕێز مەم ئەسکەندەر، بەڕێز جەمال حەوێز، بەڕێز زیکری، بەڕێز هەدیەخان، بەڕێز لەنجەخان، بەڕێز دکتۆر ڕێبوار، بەڕێز دکتۆرە گەلاوێژ، بەڕێز شیرینخان، بەڕێز کاک فەیساڵ، بەڕێز کاک کاروان، بەڕێز سۆران عومەر، بەڕێز شیرینخان. فەرموو بەڕێز کاکمەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەر لەوەی لەسەر ناونیشانەکە ڕای خۆم دەرببڕم پرسیارێکمەیە بۆ بەڕێزان ئەندامانی لیژنەی یاسایی. ئایا پەرلەمان ئەتوانێت یاسایەک دەرکە حکوومەتی عێراقی مولزەم کا بە جێبەجێکردنی یاخود یاساکانی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان مولزەمەکاتەوە حەزەکەم دوایی وەڵامی ئەومان بدرێتەوە چونکە هیچ ئیلتزامێکی بۆ حکوومەتی هەرێم بزانین چۆنە لە ناو یاساکەیە کە جێی سەرنجە ئەوە ڕوونکەنەوە. دەربارەی ناونیشانی یاساکە ئەوەی تێبینی منە هەڵبەتە ناونیشان پەیوەندی بە هۆیەکانی دەرچواندن هەیە لەبەرەوەی لەناو هۆیەکانی دەرچواندنی ئەم یاسایە قسە لەسەر ماف و ئیمتیازات و قەرەبووکردنەوەی قوربانیانی ئاساوارەکانی جینۆسایدەکە. بۆیە من پێشنیاز دەکەم ئەم یاسایە هەڵبەتەن بڕیارە دوو نقطەی گرنگ لە خۆگرێ. یەکەمیان دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەکو ڕۆژێکی تاوانێکی گەورەی ڕەشەکوژی بەرامبەر بە ئێزدیەکان و زائیدە لە ناو یاسایە قسە لەسەر قەرەبووکردنەوەیان نەکرێ. بۆیە پێشنیازی من بۆ ناونیشانەکە بەم جۆرەیە. پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی واتە جینۆسایدی ئێزدیەکان و قەرەبووکردنەوەیان واتە واو قەرەبووکردنەوەیان ئیزافەکرێ بۆ ناونیشان. سپاس. دەستخۆش. بەڕێز کاک جەمال. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە عنوانی پرۆژەکە من پێشنیارەکەم پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8 هەموو ساڵێک وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان حساب بکرێ هەموو ساڵێک 2014 بەس.
بەڵێ زۆر سوپاس بەڕێز دکتۆر ڕێبوار بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەڵبەت دیارە هەموو ناونیشان و تایتڵێک کە بۆ پێشنیاسێک یان پرۆژەیەکی یاسایی دێتە پەرلەمان ئەبێ لەسەر ئاستی دوو ڕەگەز من حیث الشکل و من حیث المەضمون ڕنگدانەوەی ناوەڕۆکی پرۆژەکە بێ یان پێشنیازەکە بێ ئەوەی کە لە ئەحکامی ختامی و لە مادەیەکیش هاتووە کە ئەم پێشنیاسە یاساییە تەنها بۆ ناساندنی کۆمەڵکوژی دەرحەق بە یەزیدیەکان نییە بەڵکو بە دیوێکی تریش ئەم پێشنیازە یاساییە بۆ ئەوەیە کە قەرەبووی کەسوکاری قوربانیان بکەوێتە بۆیە من پێشنیارەکەم ناونیشانی پێشنیازەکە بەو شێوەی خوارەوەی لێبێ پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی ئێزدیەکان و قەرەبووکردنەوەی کەسوکارانیان لەلایەن حکوومەتی ئیتحادیەوە سپاس. بەڵێ زۆر سوپاس کاک سۆران عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان من تەنها پرسیارێکم هەیە هەرچەندە بەداخەوە پێکهاتەی ئێزیدی لە پەرلەمان کورسیان نییە بەڵام پرسیارەکەم ئەوەیە بۆ نەنووسراوە کوردانی ئێزیدی چکە لە خولی پێشوو کاتێک کە ئێمە دەستمان بۆ ئەم پرسە برد لە بۆ جینۆسایدی ئەم پرسە بۆ خۆیان گلەیان لێکردین کە ئێوە هەمیشە پێمانەڵێن ئێزیدیەکان ناڵێن کوردانی ئێزیدی بۆیە پێشنیارەکەم هەر کوردانی ئێزیدی بێت زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس هەدیە خان بەڕێز سەرۆکا پەرلەمانی پێشگیریە راپۆرتا هەردوو لیژنێن یاسایی و لیژنا شەهیدان دەکەم و ناونیشانên پرۆژەی ناونیشانên پێشنیازە بڕیارە دیارکردنا ڕۆژە 3/8/2014 وەک ڕۆژە کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزدیەکان هەروەک خۆ بمینن سپاس. بەڵێ زۆر سپاس شیرین خان بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ ناونیشانی پێشنیاز دەکەم پێشنیازی دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان و ماف و ئیمتیازاتەکانیان. بەڵێ بەڕێز کاک زکری بەڕێز سەرۆکا پەرلەمانی ئەش پشتگیریە کاک جەمالت کەم پێشنیازا بڕیارە دیاریکردنا ڕۆژە 3/8/2014 وەک ڕۆژە کۆمەڵکوژی جینۆسایدە ئێزیدیەکان پێشنیاز بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8 هەموو ساڵێکدا بنرێت. بەڵێ زۆر سپاس دکتۆرە گەلاوێش فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ دیاریکردنی ڕۆژێک بۆ ڕۆژی کۆمەڵکوژی یەزیدیەکان من پاڵپشتی لە هەدیەخان دەکەم پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید ئێزیدیەکان وەک خۆی بمێنە. بەڵێ زۆر سپاس بەڕێزان ئەندامانی پەرلەمان راپۆرت خۆی ئەسڵە واتەوەی لە ناو راپۆرتایە ئەگەر هیچ پێشنیارێکی ئیزافی نەکرێ و ئیسtisنایەک نەکرێت لەسەر ئەوەی کە لە ناو راپۆرتەکەیە هەیە بۆ خۆی وەکو خۆی دەخرێتە دەنگدان لەبەرەوە بۆ گەڕانەوەی کات داواتان لێ دەکەم کە بۆ قسەکردنەکانتان بۆ پشتگیریکردن نەبێت لەوەی کە لە ناو ناوەڕۆکی راپۆرتەکەی هەیە چکە راپۆرتەکە خۆی ئەسڵە ئەگەر کەسیش پشتیوانی نەکرا دەخرێتە دەنگدان ئەگەر شتێکی جیاواز یان ئیزافەتان هەیە بفەرمون قسەی لەبارەوە بکەن. بەڵێ بەڵێ فەرموو کاک فەیسەڵ. بەڕێز سەرۆکی پەرلەمان
من پشتیوانی پێشنیازەکەی کاک جەمال دەکەم. فەرموو لەنجەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لە هەردوو لێژنەی ناوبراو دەکەین بۆ داڕشتنی پێشنیازی ئەو بڕیارە، بەڵام پێشنیارێکمان هەیە کە لە بڕگەی یەکەم لە بڕی ئەو کوشتار و کۆمەڵکوژیانە باسی تاوان ببورن. تاوانەکان خاڵی دووەممان تەنها ئەوەی بۆ زیاد بکەین کە ئەو تاوانانەی دەرحەق بە ئێزیدیەکان کراوە بە تاوانی کۆمەڵکوژی هەژمار بکرێ و اینجا ڕۆژی سێی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید هەژمار بکرێ. سوپاس لۆ هەموو لایەک. دەستت خۆش بێ، بەڵام هێشتا لە گفتوگۆی ناونیشانەکەی ئاسایی. زۆر داوای لێبوردن دەکەم. شنۆخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێم وایە دیاریکردنی ڕۆژێک بۆ هەر بۆنەیەک پێویست ناکە ئاماژە بە ساڵ بکرێ. پشگیری لە وتەکانی کاک جەمال دەکەم، ناونیشانەکە بەم شێوەی لێ بکرێ پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی سێی هەشتی هەموو ساڵێک وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیەکان بەم شێوەیە بێت. سپاس. زۆر سپاس. کاک سەروان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بوورە من لەگەڵ ئەوەیان نیم بەڕاستی کە وشەی یان ناوی کوردانی ئێزدیان لێ بنرێت لەبەرەوەی خۆیان کوردن ئەوان. کاک سەروان نابێ قسە لەسەر قسەی هاوڕێکانت بکەیت. ببوورە من دەمەوێت شتێک ئیزافە بکەم، چونکە هەر نەتەوەی خۆی لە دین و لە هۆز و لە ئەوانە پڕە، یعنی خۆیان کوردن. ئەگەر کوردانی ئێزدی پێوە لە کێندرا کەواتە وجود بۆ خەڵکانێکی تردا دەندرێت کە ئێزیدین بەڵام کورد نین، ینی ئێزیدی کوێ بۆ نمونە، ئێزیدی چ نەتەوەیەکی تر. بۆیە دروست لەگەڵ لێژنەی یاسایی و لێژنەی شەیدانم کە ناونیشانەکە وەک خۆی بهێڵدرێتەوە. زۆر سپاس. بەڵێ فەرموو کاک کاروان. بەناوی خدای گەورە مهرەبان، بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێشنیازی تایتڵی پێشنیازە یاساکە لەگەڵ مادەی دووەمی یاساکە تەناقضات دروست دەکات. لە پێشنیازەکەدا ساڵێکی دیاریکراو هاتووە، بەڵام لە مادەکەدا بە هیچ شوێک باس ساڵ ناکات، تەنها ڕۆژی سێی ئاب دیاریکراوە و پێم وایە کە یاسا بۆ ڕۆژێک دوو ساڵێک دەرناکرێت، بەڵکو بۆ چەند ساڵێک و بۆ ماوەیەکی زۆرە، بۆیە تەحدیدکردنی کات بە ساڵێکی دیاریکراو پێویستە گۆڕانکاری بەسەردامێنێت. پێشنیاز دەکەم وەکو کاک جەمال پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی سێی هەشتی هەموو ساڵێک وەکو ڕۆژی کۆمەڵکوژی جەنۆسایدی ئێزیدیەکان بەو شێوە بمێرێتەوە. پشتیوانی قسەکانی کاک جەمال دەکەم. سوپاس. زۆر سپاس. شیرین یونس. بەڕێز سەرۆکی پەرلەمان، منیش پشتیوانی پێشنیازەکەی کاک جەمال دەکەم کە دیاریکردنی ساڵێک ناکرێت کە هەموو ساڵێ بێ. زۆر سپاس. سپاس. بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من پێم وایە تێکەڵاویەک هەیە لە ناونیشانی پێشنیازە بڕیارەکەدا. ئێمە ئەمانەیە ئەمڕۆ سێی هەشتی هەموو ساڵێک وەکو ڕۆژی ناساندن و دیاریکردنی جینۆسایدی ئێزدیەکان بناسێنین. بابەتی قەرەبووکردنەوە و ئاوەدانکردنەوە و نەهێشتنی شوێنەوارەکانی کاولکاری ئەوە بابەتێکی ترە پێویستی بە تەزامن و هاوکاری نێوان هەردوو حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵی هەیە و ئێمە لەبەرەوە بۆیە من پێم وایە تەنها دیاریکردنی ئەو ڕۆژەوەکو ڕۆژی جینۆساید پێداویستیەکانی جینۆساید کە ساڵانە پێویستی بە مەراسیم هەیە، فیستیڤاڵی نێودەوڵەتی هەیە، لۆبی دەرەوە هەیە، چالاکی جۆر بە جۆر هەیە، پێویستە وەزارەتەکانی پەروەردە خوێندنی باڵا ڕۆشنبیری بێنە سەرخەت لەسەر ئەم مەسەلێ بکرێتە منهەجی خوێندن. ئەمە ئەم بابەتەیە بابەتی قەرەبووکردنەوە و زیان لێ کەوتوان ئەوە پێویستی بە یاسایەکی تر هەیە. پێم وایە کاتێک کە حکومەتش دێتە سەرخەت ئەوە باشترە. بەڕای من بۆیە جیاب بکرێتەوە. ئێمە تەنها باز لە ڕۆژی ناساندنی ئەو ڕۆژە بکەین وەکو جینۆسایدی ئێزیدیەکان. زۆر سپاس. بەڕێز کاکا عەبدولقادر، دەستان خۆش بێ کاک ئەبوبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، دیارە ئێمە لە کۆبوونەوەی لیژنەی یاسایی و لیژنەی شەهیدان و ئەنفال کراوان
باسمان لەوە کرد کە ساڵەکە 2004 دەکەی لێ بکەینەوە لەبەرەوەی وەکو برادران باسییان کرد کە ئەم یادا بەردەوامە و ساڵانە ئەکرێتەوە ئەو ڕۆژەش هەم یادەکەی و هەم بۆنەکەی بۆیە 2004 زیاد بوو دەبواە هەر لە سەرتاوە 2004 نەبووە چکە پێشتر ڕێکەوتنی لەسەر کرابوو سەبارەت بە پێشنیازەکەش لە 3 ئەگەر تەماشای مادەی دووەم بکەین دەڵێن 3 بە ڕۆژی کۆمەڵکوژی دیاریکراوە بۆیە من پێشنیاز دەکەم بەو شێوەی لێ بکرێت پێشنیازی بڕیاری دیاریکردنی 3 وەک ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان. بەڵێ زۆر سوپاس. ئێستش داوا لە بەڕێز دکتۆرە ڤاڵا وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانەکەین بۆ چوونی خۆی لەو بارەوەی بخاتە ڕوو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان ئێمە لەگەڵ ئەوەین کە پێشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەکو ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان وەکو خۆی بمێنێتەوە بە نسبەت ساڵەکە پێویستە لە عینواندا دائیمەن ساڵەکە تەحدید بکرێ چونکە دوای 20 ساڵی کە دوای 30 ساڵی کە کەسێک کە دێ پرۆژە یاساکە دەخوێنێتەوە نازانێت لە چ ساڵێکە ئەو تاوانە و ئەو جینۆسایدە دەرحەق بە ئێزیدیەکان ئەنجام دراوە بۆیە زۆر گرینگە لە ناو عینواندا ساڵەکە بمێنێتەوە و لە هەمان کاتدا لە ناو مەتندا ئیشارەت دراوە لە مادەی دوودا ئیشارەتمان بەوە داوە کە کۆبوونەوەمان کردووە لەگەڵ لیژنەی یاسایی و ڕێی خۆمان داوە کە پێویستە بگوترێ 3 هەموو ساڵێک بەڵام ناکرێتن دوای چەند ساڵی کە کەسێک دێ باحسێکە کەسێکە دەیەوێ بزانێتن ئایا جینۆسایدی ئێزیدیەکان لە چ ساڵێک ڕوویداوە بگەڕێتەوە بۆ قانونێکی کە بۆی ساڵەکەی بزانێ بۆیە بگەڕێنەوە بۆ دیاریکردنی ڕۆژی شەهیدکردنی شاری هەڵەبجە ساڵەکە دیاری کراوە بگەڕێنەوە بۆ قانونی هۆلۆکۆستی جوولەکەکان لە ناو عینوانەکەدا ساڵەکەی دیاری کراوە بۆ ئەوەی قارئ بزانێتن لە چ ساڵێک تاوانەکە ئەنجام دراوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەی کە کوردانی ئێزیدی ئیزافە بکرێتن خۆی ئەوانە کوردن لە ئەسڵدا منیش تەئیدی ئەوە دەکەم نە کوردانی فەیلی نە کوردانی ئێزیدی ئەوانە بە ئەسڵ و بەڕەچەلە کوردن بۆیان نابێتن کە مستەڵەحی کورد لە پێشیاندا بندرێیان لە دوایان وەکو پاشکۆیەک. خاڵی سێم کە گوترا مەسەلەی قەرەبووکردنەوە ئیزافە بکرێتن بەڕێزان ئەندامانی پەرلەمان قەرەبووکردنەوە ئاسەواری بڕیارە. قەرەبووکردنەوە دابینکردنی مافو ئیمتیازات دائیمەن بە ئاسەوار دێ بۆ بڕیارەکان ئەتۆ کە کوتت پێشنیازی بڕیاری من ناوی دیاریکردنی ڕۆژی 3 2014 وەکو ڕۆژی جینۆسایدی ئێزیدیەکان وەکو ئاسەوارێک بە دوایدا دێ قەرەبووکردنەوە مافو ئیمتیازات محاکەمەی جانی و ئەو مجریمانەی کە تاوانەکانیان کردووە بۆیە ئێمە پێمان وایە کە عینوانەکە وەکو خۆی بمێنێتەوە. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. فەرمونون لیژنەی قانونی و لیژنەی شەهیدان قسەی خۆتان لەو بارەوە بکەن. برای سەرۆکە پەرلەمانی منەوێتە کاتی بگیرم پتریا ئافدنێت ماهی وەکو لیژنەی یاسایی بەڕێز دکتۆرە ڤاڵا گوتن ji ber komekom bûna hawbeş hebû em pêk ve mutefeq bûn ser van encaman ku divê pêşniyaza biryarê de cêxû girtî ji ber hindê min evê te tîkrar kem eger cêgirê berê cêgirê serok lijne yasayî qisa kir. لیژنەی شەهیدان فەرمونون. زۆر سپاس ئێمەش هەمان تێبینی دکتۆرە ڤاڵامان هەیە بەڕاستی کە ساڵەکە لەبەرەوە دیاری کرایە کە بزانرێ لەو ساڵە ڕوویداوە ئەو کارە ساتە ئەو کۆمەڵکوژیە بۆیە ینی وەکو لیژنەی یاسایی و لیژنەی شەهیدان لەگەڵ بووچوونەکانی دکتۆرە ڤاڵان ئێمەش زۆر سپاس.
داوا لە لیژنەی تایبەتمەند و لیژنەی یاسایی یەکەم ئەو پێشنیارانەی کە زیاتر لە سێ کەس داوای کردووە سێ کەسیان زیاتر دیکۆمنتی کەن بۆ ئەوەی لە کۆبوونەوەی خۆیان وەکو بۆچوون بۆ ئەوەی لە داهاتوو بخرێتە دەنگدان ئامادەکاری بۆ بکەن. فەرمونون مادەی یەکەمی یاساکە بەڕێز سەرۆکی لیژنەی قانونی یەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان یەکەم ئەو کوشتار و کۆمەڵکوژیە جینۆسایدەی دەرحەق بە ئێزیدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجام درا خەسڵەتی تاوانەکانی جینۆساید و تاوانەکانی دش بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کە تاوانی نێودەوڵەتین و دەسڵاتە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدرال بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و ئیمتیازاتی قوربانیان و ئاوەدانکردنەوەی ناوچەکە لە ئەستۆ دەگرن. بەڕێزان ئەندامانی پەرلەمان کێ دەیەوێت گفتوگۆ لەبارەی ئەو مادەیەوە بکات کاوێ با دەستی بەرزکاتەوە. ئەم ناوانە نووسراون بۆ گفتوگۆ کاک سۆران، کاک مەم، کاک ئەبوبەکر، کاک کاو عەبدولقادر، لەیلا خان، کاک وەیسی، هەدیە خان، کاک کێڤیدار، کاک کازم، کاک سیپان، سەرچنار خان، کاک بەڵێن، ڕووپاک خان، کاک زیاد، کاک سەروان، کاک مەلا ناسر، دکتۆرە شایان، کاک موسلیم، موژدە خان، دکتۆرە گەلاوێش، کاک محەممەد سعدەدین، دکتۆر ڕێبوار، کاک جەلال، کاک پێشەوە، حەسیبە خان، گولیزار خان. بەڵێ شنو بەڵێ دکتۆر زێدان، کاک حکمت، کاک عەبدولستار، شنۆخانمان زیاد کردووە. کەسی تر هەیە؟ کاک هاوڕێ نەتەمام تا بەڵێ کاک سۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان، خولی پێشوو ئەم کەیسەوەکو کەیسی جینۆسایت پەرلەمانی کوردستان بردێ دادگای تاوانی نێودەوڵەتی و ئەمڕۆ ئێمە قسە لەسەر دیاریکردنی ڕۆژی جینۆسایدی ئێزیدیەکانەکەین. لە کاتێکە تەنها پەرلەمانی کوردستانە بەم بڕیارەی ئەمڕۆی ئەو ڕۆژە بە جینۆساید دەناسێنرێ، تا ئێستا لە هیچ دادگایەکی ناوخۆیی و دەرەکی ئەم تاوانانە نەچۆتە ئەو پرۆسەی دادگاییکردنەوە بە جینۆساید ناساندنە. بۆ ئێمە بڕیارێکی سیاسیە. بەڵام هاوکات بیری ئەوە دێنمەوە کە ئەم کەیسە
لیژنەی مافەکانی مرۆڤ لە خولی پێشوو بردومانەتە دادگای تاوانی نێودەوڵەتی لە لاهای و ئەو ڕۆژەی کە پاش مانگێک لەو تاوانانەیە ئەم کەیسە براوەتە دادگای لاهای برای بەڕێز کاگایدن معروف کە ئەو کاتە وەکو پێگاتەی تورکمان هاتبوو بەڕێز شێخ شامۆ کە پەرلەمانتارێکی فراکسیۆنی پارتی دیموکرات بوو بۆ خۆی ئێزیدی بوو بەشدار بوو تایە بەڕێز ئیمریک ڕۆجێر کە دادوەری داواکاری گشتی نووسینگەی بەڵگە و زانیاری لە دادگای لاهای بوو بۆ خۆی فۆرمی سکاڵاکەی بۆ پڕکردینەوە ڕاستە عێراق ئەندام نییە لە ICC لە دادگای تاوانی نێودەوڵەتی بەڵام لە پاش دوایین وەڵامیان ئەویان بە ئێمە وت کە ئەوان خۆشحاڵن لەم تاوانانە بکۆڵنەوە و ئەمە هەر چوار ڕوکنەکەی تاوانی نێودەوڵەتی لەو ناوچانە ئەنجام دراوە بەڵام ڕێگری هەیە لەوەی عێراق ئەندام نییە سەرەڕای ئەو هەوڵانە ئەوان ڕێگایەکیان بۆ بینینەوە کە ئەم کەیسە تا ئێستا بەداخەوە لێرا وەستاوە ئومێ دەکەم دوای ئەم بڕیارە جارێکی تر بەدەمەوە هاتنی لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەت ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بۆ بەدەمەوەچوونی ئەم کەیسە و حکوومەت کە لیژنەی هەبوو لە خولی پێشوو لە کابینەی پێشوو جارێکی تر ئەم کەیسە ئەکتیڤ بکرێتەوە هەوڵەکانمان تەرکیزەکانمان لەسەرەوە بێت لە دادگای لاهای بەو ڕێگای ئەوان لە نامەی دواییانە ئاماژیان پێکردووە بگەینە دادگایکردنی ئەو تاوانبارانە من پێشنیارەکەم بڕگەی یەکەم لەم بڕیارە بەم جۆرە بێ چکە ئەبێ سەرەتا ئێمە پەرلەمانی کوردستان بە جینۆسایدی بناسێنین پاشان ڕۆژەکە بکەینە ڕۆژی جینۆساید بۆیە پێشنیارەکەم بەم جۆرە بێ بڕگەی یەکەم بە جینۆساید ناساندنی ئەو تاوانانەی کە دەرحەق بە ئێزیدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعش ئەنجام درا چونکە خەسڵەتی تاوانەکان کۆمەڵکوژی و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کە تاوانی نێودەوڵەتین بڕگەی یەکەم تەسبیتی ناساندنی بە جینۆسایدەکە لە بڕگەی دووەم ڕۆژەکە ئەکرێ بە ڕۆژی جینۆساید و تەناقوز هەیە لەو بڕگەیەی کە لیژنەی پەیوەندیداردایان ناوە تۆ ئەڵێی ڕێکخراوی تیرۆریستی دواییش ئەڵێی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام لە کەوانەیە ناسراو بە داعش ڕێکخراو دەوڵەت نییە دەوڵەتیش ڕێکخراو نییە ئەمانە منەظەمەیەکی ئیرهابی بوون بۆیە دقیق ڕێکخراوی تیرۆریستی بەڕاستی ئەوانە حیفە ناوی دەوڵەتی ئیسلامی دەوڵەت و ئیسلامیشان بچێتە سەر ئەوانە ڕێکخراوێکی منەظەمەیەکی ئیرهابی بوون بۆیە خۆیان چیان لە خۆیان ناوناوە ئێمە بەوە نەیان ناسێنین بەوە بیان ناسێنین کە ئەمانە منەظەمەیەکی ئیرهابین و زۆر سپاس زۆر سپاس فەرمون کاک بەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە لە مادەی یەکەمە هاتووە من پشتیوانی لە قسەکانی کە مامۆستا ئەبوبەکر هەڵەت نییەکەم کە تەناقوزێک دژیە بە یەکێک هەیە لە بینی ناساندنی ڕۆژی هەشتی سێ وەک ڕۆژی جینۆسایدی یەزیدیەکان لەگەڵ قەرەبووکردنەوەیان بۆیە هاوکار لەسەر ئەو ڕوونکردنەوانەی کە کاکسۆرا عومەردای پێویستەکە ئێمە لە مادەی یەکەم ڕۆژەکە وەک جینۆساید بناسێنین و دیاریکردنی ڕۆژەکە کە چۆتە مادەی دووهەم و ئەو فەقەرەی کە تایبەتە بە قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و ئیمتیازاتی قوربانیان کە خراوەتە ئەستۆی کۆماری دەسەڵاتە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدراڵ فعلەن پێشەوە پێویستەکە لیژنەی یاسای ڕوونکردنەوە بن کە ئەمە ئەتوانین حکوومەتی فیدراڵ ئیجبار بکەین بە قەرەبووکردنەوە و ئەگەر بتوانین ئەوە بکەین پێویستەکە ئەو ینی تێکەڵیە لە بینی مادەی یەکەم هەم بۆ جیاکردنەوەی ینی پێشنیازەکە بۆ شێوازەکەم کە یەکەم ئەو کوشتار و کۆمەڵکوژی جینۆساید دەرحەق بە یەزیدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجامدرا خەسڵەتی تاوانەکانی جینۆساید و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کە تاوانی نێودەوڵەتین فقط لێرە بۆستێ و وەکو باسم کرد مەسلەی قەرەبووکردنەوەکەیان بکرێتە بڕیارێکی تر یا پرۆژە یاسایەکی تر و ئەگەر نەمانتوانی ئەو بکەین پێویستە لە مادەی سێمە کە دەڵێ دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن
لەژێر ڕۆشنایی ڕوونکردنەوەی لیژنەی قانونی دەبێت مادەکەوای لێ بکرێت کە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان بە هەماهەنگی دەسەڵاتە دەستوریەکانی کۆماری عراقی فیدراڵ حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. حەسیبە خان. حەسیبە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە راپۆرتی هەردوو لیژنەی پەیوەندیدار بۆ پیشنیازی بڕیاری دیاریکردنی ڕۆژی 3/8/2014 وەک ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان و سەبارەت بە خاڵی یەکەم پشتگیری راپۆرتی هەردوو لیژنە دەکەم وەک خۆی بمێنێتەوە. زۆر سپاس. جارێکی تریش دووبارە یەکەمەوە راپۆرتی لیژنە ئەسڵە خۆی موئەهەلە حازر کراوە بۆ ئەوەی دەنگی لەسەر بدرێ وەکو یەکێک لە بژاردەکان. تکایە کاتی خۆتان بەوە مەکوژن کە پێشنیاری پشتیوانی لە پێشنیارەکەی لیژنەی تایبەتمەند بکەن. زۆر سپاس. کاک ئەبوبەکر فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من هەر ئەو پێشنیاری کە لە عنوانی پێشنیازە بڕیارەکەی کردم پێم وایە هەتاوەکو ئەو شوێنەی کاڵێ کە تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کافیە مەسەلەی قەرەبوو دابینکردنی ماف و ئیمتیاز لا ببرێت. دووەم حەزەکەم دەستەواژەیەک ڕاستکەمانە زۆرێک لە بەڕێزان دیارە بەلا ئیرادێ ئێمە بێ بڵێن ئێزدیەکان نەک ئێزیدیەکان ینی ئەوە هەر لێرە شاو نووسی نابێ ڕاست برێتەوانە. زۆر سپاس. زۆر سپاس. کاک زیاد فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە مادەیەک بەڵای من لە ناوەڕۆکە هیچکە لە مادە باشەکان بەڵام چەند سەرنج و تێبینیەک لە ڕووی زمانەوانی یەک دووەم دەستنیشانکردنی مادەیەکی دەستوری بۆ ملزەمکردنی عێراق من پێشنیارەکەم کە مادەیەک بکرێتە 5 بڕگە بەم شێوەیە. یەکەم ئەو کوشتار و کۆمەڵکوژەی دەرحەق بە ئێزیدیەکان لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم ئەنجام درا خەسڵەتی تاوانە نێودەوڵەتیەکانی جینۆساید دژ بە مرۆڤایەتی و جەنگ لە خۆ دەگرن. دوو هەموو ئەو تاوانانی لە بڕگەی یەکی ئەم مادەیەدا ئاماژەیان پێکراوە کردەی تیرۆریستین لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجام دراون. سێ ئاماژە بە بەڕگەی 2 لە مادەی 132 دەستوری هەمیشەیی عێراقی فیدراڵ دەوڵەتی عێراق بەرپرسە لە قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و امتیازاتی قوربانیان و ئاوەدانکردنەوەی ناوچەکە. 4 حکوومەتی هەرێمی کوردستان پابەند دەبێت بە دانووسان و هاوانجی بۆ وەدەستهێنانی مافی کەسوکاری جینۆساید کراوان لەبەر ڕۆشناوی بەڕگەی 3 ئەم مادەیە. 5 حکوومەتی هەرێمی کوردستان پابەند دەبێت بە دروستکردنی مۆنۆمنتێک بۆ بە دیکۆمنتکردنی بەڵگەکانی تاوانەکە. زۆر سپاس. زۆر سپاس. کاک پێشەوە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی بۆ هەردوو لێژنە بۆ کارکردنیان لەم بابەتە. دیارە لە هەموو جەنگێکدا ئافرەتان و مناڵان قوربانی سەرەکی جەنگن و لەو کارەساتەی کە بەسەر شنگال و بەسەر ئێزدیەکاندا هات ئەمە بە زەقی بینرا کە بە دەرەجە یەک ئافرەت تێیدا بە شێوەیەکی زیاتر لە هەموو پێگاتەکانی دیکەی کۆمەڵگەیان لە هەموو ڕەگەز و تەمەنەکانی دیکەی کۆمەڵگە بوونە قوربانی. پێم باشە و پێشنیازەکەم ئایا لە زیاد دەکرێتە سەر مادەی یەکەم یان بە خاڵێکی دیکە ئیزافە ئەکرێت ئەم بابەتە زیاد بکرێت. منداڵان و ئافرەتان قوربانی گەورە بوون ڕزگاربووانی دەستی ئەم تاوانەش دەبێت بەڕێزەوە لە ناو کۆمەڵگە سەیریان بکرێت و منداڵانی ڕزگاربووش دیسان کەسایەتیان بنیاد بنرێتەوە بەهۆی ئەوەی کە بەشێکیان چەند ساڵێک لە ژێردەستی داعش بوون هزرێکی توندڕەویان وەرگرتووە. ئەمە کاریگەریە بێت کە ئەوان لەسەرم بابەتە پەروەردە بن و ئەو هزرە توندڕەویە لە ناو مێشکیاندا بمێنێتەوە. هەروەها ئەو ئافرەتانەی کە کڕین و فرۆشتنیان پێوە کراوە و چەکدارانی داعش بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە و دڕندانە مامەڵەیان لەگەڵ کردوون دەبێت لە کۆمەڵگەدا بەڕێزەوە سیر بکرێن و بێڕێزیکردن بەم
کەسانی کە قوربانین و ڕزگار بووی دەستی ئەم تاوانن وەکو تاوان سیر بکرێت و مامەڵەی یاسایی لەگەڵ ئەو کەسان ئەنجام بدرێت کە بە چاوێکی جیاواز سەیری و جۆرە ئافرەتانە ئەکەن. سوپاس. زۆر سوپاس. کاکێویدار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، مادە یەکەم لەگەڵەوەم وەک خۆی بمێنێتەوە، بەڵام زیادکردنەوەیک هەبێتن بۆەوەی بەدواداچوون هەبێتن لەگەڵ حکوومەتی عێراق لژنەیەکی معنی لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردن و وەرگرتن و داکۆکیکردن لە مافەکانی قوربانیەکان لە عێراق، ینی ئەم لژنە دروست بکرێتن، لێ زیاد بکرێتن و ئەو لژنەش ملزەم بێتن بەرامبەر پەرلەمان هەموو هەنگاوەکان بۆ کوێ گەیشتن گەیشتنەکێ لێرە ئاگادار بکرێتەوە یان لێرەش چاودێری هەبێت. هەروەها ڕێزی سێەم درا خاصلەتە لە ڕووی ئیملاییەوە چاو بکری. سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کاکاو عەبدولقادر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، دیارە لە کۆتایی لە دوودێری کۆتایی کە دەڵێ دەسەڵاتە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدرال بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و ئیمتیازاتی قوربانیان و ئاوەدانکردنەوەی ناوچەکە لە ئەستۆ دەگرێت. لێرە هەروەک پێشتریش ڕایشکاری یاسایی هیوە حامد ڕوونکردنەوەی لەسەرداوە لەوەی کە پشت بە بڕگەی دووەمی مادەی 132 دەستوری عێراق دەبەستێتن کە دەڵێت توکەفە دەولە باس لە پابندبوونی دەوڵەت دەکاتن. لێرە ئایا ئێمە دەتوانین وەک پەرلەمانی کوردستان حکوومەتی عێراق حکوومەتی ئیتحادی ملزەم بکەین بەوەی قەرەبووی مادی کەسوکاری یاخود کەسوکاری قوربانیان بکاتەوە؟ ئەوە خاڵ یەکەم. دووەم کە دەڵێن باسی دەوڵەتەکەین، ئایا ئێمە تا ئێستاش بەشێک نین لەو دەوڵەتە، بەشێشین لە دەوڵەتی عێراق، کەواتە مادەم ئێمە وەکو پەرلەمانی کوردستان یاسایەک دەرەکەین یاخود بڕیارێک دەرەکەین، ئەو بڕیارە تەنها لە دەسەڵاتی یاخود دەتوانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکە، پێتان وانە دواتر دەبێتە بار بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئیلتیزاماتە مادیە یاخود ئەو قەرەبووکردنەوەیە جێبەجێ بکاتن. بۆیە بە بڕوای من ئەوە ئەرچی نوێنەرانی کووردە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئیش لەسەر ئەوە بکەن کە بەپێی بڕگەی دووەمی مادەی 132 دەستوری عێراقی کە قەرەبووی کەسوکاری قوربانیانی جینۆساید یاخود تاوانی ئێزیدەکان بکرێتەوە و ئیش لەسەر ئاوەدانکردنەوەی شنگال و ناوچەکانی دەوروبەری بکرێت. پێم وایە ئەوە ئەرچی نوێنەرانی کووردە لە بەغدا نەک لە پەرلەمانی کوردستان. زۆر سوپاس. زۆر سوپاس. ڕووپاک خان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بڕگەی یەکەم پێم باشە بکرێتە دوو بڕگە، واتە یەکەم بکرێتە دوو بڕگە. لە بڕگەی یەکەمیان تەنها ناساندن بێ، بۆ ناساندنەکەش پشتگیری لە پێشنیارەکەی کاکسۆران و کاکبەڵێن دەکەم. بڕگەی دووەمیان بەپێی بڕگە دوو لە مادەی 132 دەستوری کۆماری عێراق هەرێمی کوردستان ملزەمە بە جێبەجێکردنی ئیلتیزامە دەستوریەکان لە سنووری دەسەڵات تایبەتمەندی خۆی، چونکە لە تایبەتمەندی دەسەڵاتی یاسادانانی هەرێم نییە کە حکوومەتی ئیتحادی ئیلزام بکە بە دەرکردنی حکومێک. زۆر سوپاس. زۆر سوپاس. فەرموون کاک مەلا ناسر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من لە مادەی یەکەم پشتگیری لە پێشنیارەکەی مامۆستا زیاد دەکەم کە سەرجەم ئەو پێنج بڕگەیە جێبەجێ بکرێت. زۆر سوپاس. کاک تۆ ڕێبوار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بۆی کە ئەو گومانانەی لە ئەنجامی مداخەلاتی هەندێک لە برادران دەک لە پەرلەمانتارە بەڕێزەکان خرایە ڕوو کە گوایە کە ئایا ئێمە پشت ئەستور بە چ دەقێکی یاسایی و بە چ کۆنتێکستێک داوا لە قەرەبووکردنەوە بکەین لە حکوومەتی ئیتحادی. من لێرەوە بە پێویستی ئەزانم وەکو پێشنیار بخەمە ڕوو کە ئەوە ئیزافە بکرێ لە مادەیەکەم بەو شێوەیە خوارەوەی لێبێ، واتە مادەکە وەکو خۆی بمێنێ بەو ئیزافەیە خوارەوە کە دەسەڵاتە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدرال بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی
ماف و امتیازاتی قوربانیان و ئاوەدانکردنەوەی ناوچەکە لە ئەستۆ دەگرێت بە پێی حکمی مادە 132 بڕگەدووی دەستوری عێراقی، چونکە لە مادە 132 بڕگەدووی دەستوری عێراقی هاتووە تكفل الدولة تعويض أسر الشهداء والمصابين نتيجة الأعمال الإرهابية. سپاس. زۆر سپاس. گولیزار خان. جنابی سەرۆکی پەرلەمان، طبعا ئێمە چ گومانێکمانە لە بڕگەی یەکەم هەموو ئەرکانی جەریمەی جینۆسایتی تێدایە، بەڵام لە ئاخری مادەکە ئێمە وەکو یعنی ئێمە ناتوانین ئیلزامی حکوومەتی عێراقی بکەین وەکو پەرلەمانتاری کوردستان، ناتوانێت ئیلزامی پەرلەمانی ینی بڵێن ناتوانێت ئیلزامی حکوومەتی عێراق بکات، چونکە وەکو یاسا خارجی سەلاحیەتی پەرلەمانی کوردستانە، دەتوانین ئیعادەی سیاغەتی ئەم مادەیە بکەین بە جۆرێک هەموار بکرێتەوە کە ئیشکالەتی یاسایی تێدا نەبێتن. سپاس. زۆر سپاس. کاکسیپان. بەڕێز سەرۆکە پەرلەمانی، کوشتار و کۆمەڵکوژی و وێرانی و دیارنامانە کوچوژنێن ئێزدی لە جینوسایدا ئێزدیان و لە 2014 لە شنگارێ ڕوویدای gelek ji wê çendê mestera ve ku Evrûka em bitinê behs li danana rojekê bikein, lê diyarkirina rojekê jî çendekê ji birînên Kurdên êzidî sareş diketin ji bo yekî her hîç nebîtin ev sar roja bîra xelkî bimînît û li mêjûya miletê Kurda bihê tomarkirin ku cînosaydek bi vî rengî bi serê miletê Kurd hatiye wekû Kurdên êzidî li şingar û deverendiyên Kurd nişînên êzidî. Lewra li vê pişniyara xala yekêma vê pişniyara yasayê dibêjim ku bi vî rengê xarê bîtin behs li qerebûkirina wê çendê nekin çûkî em bitinê behs lê danana rojekê dikin ji bo cînosayda êzidiyan diyarkirina imtiyazat û maf û qerebûkirin û avedankirina şingar û deverendî û pêdana imtiyazatên taybet bi wan kesin ku ji destê Daeş rizgar bûyîn û diyarkirina çarenivîsê kuçûjinên êzidî ku heta nûke çarenivîsê wan diyar nema ku pitir ji 1000 kuçûjinên êzidî çarenivîsê wan diyar nemaya ev girînge pê çendê ku piyasayeka dî û çend xalekê dî bihên ronkirin divê proje yasayda. Lewra pişniyar dikin ku ev xaleyeken bi vî rengî bîtin. Ew kuştar û komelkujiyên cînosayê di derheq bi êzdiyan li navçeyên Kurdistanên derve îdare herêmê ku şilaya rêkxirawa tîrûstiya dewleta İslam li Iraq û Şam nasyar bi Daeş hatîne encamdan xasletekanî tawanên cînosayd û tawanên dijî bi mirovayetiyê û tawanên cengî li xwe digirin ku tawanên nêvdewletî ne. Belku layanê dî du derên dî bihên jê cudakirin û nemînin wekû desalatdariya destûriyekanî Komarê Iraqê Federal û berpirsiyarەتی qerebûkirdinەوەی و دابینکردنی ماف و امتیازاتی قوربانیان و ئاوەدانکردنی ناوچەکە لە ئەستۆ دەگرن پێویست ناکات ئەvە divê خاڵێدا ببینیت بەلکو پێتیبێت یاسایەکە دیا تایبەتدا ji bo قەرەبەکردن و ئاوەدانکردنەوەی دەوێتدا بهێتە دان. زۆر سپاس. کاک عەبدولستار فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵا سەبارەت بۆ مادەی یەکەم دوو سەرنجم هەیە. یەکەمیان پشتگیری ئەوەی کاسۆران دەکەم بەڵام بم تەوزیحاتە کە ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسا بە داعش. خۆ ئەگەر دەوڵەتی ئیسلامی بێ نابێت ڕێکخراوێکی تیرۆریستی بێ. ئەگەر ڕێکخراوێکی تیرۆریستیە بەڕاستی دەوڵەتی ئیسلامی نییە و عێلاقی هیچ بە ئیسلامیشەوە نییە. و ئێمە وەکو میلەتێکی موسڵمان قەت نابێت بەڕاستی بچینە ژێرباری ئەوەی کە دەوڵەتی یعنی ڕێکخراوێکی تیرۆریستی کە هەرچی سیفات و خەسەتەکانی تیرۆریستی هەیە بە زیادەوە تێیدا بێت کە پێش ئەوەی کە قەومێک یا تائیفەیە کە موسڵمانی کوشتنیان حەڵال دەکات میلەتێکیش کە موسڵمانە بە مرتەدی دەزانێت کە مرتەدەکەی پێی وایە پێشتر دەبێت بکوژێت چونکە ئەوە ئیرتیداد بووە و هەڵگەڕاوەتەوە لە دین و بەتایبەتیش سەرانی مەسەلەن و خەڵکی ئیسلامی و حرەکات و جموزۆڵ ڕێکخراوە ئیسلامیەکانی کە هەن لە عێراق و لە کوردستان وێ بەڕاستی ئێمە نەچین ژێرباری ئەوەی کە ئەمە دەوڵەتی ئیسلامی بووە. ئەمە بڵێن ئەوە ڕێکخراوێکی تیرۆریستی لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دا ئەوەی کەوانەکە
داعش کە هەموو خەڵک دنیا تێدەگا بەڕاستی یعنی ئێمە ڕاست ئەوان دەزانم ئەو داعش یعنی دەوڵەتی ئیسلامی لە شام و عێراق بەڵام بەڕاستی من بۆ چم ژێباریە وەکو دکتۆرە ڤاڵە باسی کە دەچێتە مێژوو کە ئێمە بڵێن وەڵاهی دەوڵەتێکی ئیسلامی هەبوو کاتی خۆی تیرۆری کردووە دەوڵەتێکی ئیسلامی هەبوو کاتی خۆی کۆمەڵکوژی کردووە و لە هەمان کادا ینی بەڕاستی دش بەیەکە ئەمە بەهەرحاڵ و ناوێن لە خۆیانەوە ئێمە علاقەمان نییە بەڵام ئەمە ناچ ژێرباری بەڕاستی بە هیچ شێوەیەکی ئەمە دەوڵەتی ئیسلامی بێ هەر بۆ خۆشمان زۆر خراپە بڵێن دەوڵەتێکی ئیسلامی تیرۆریستیشە ئەمە یەک دوو بەڕای من ئەو بەرگەی کە دەڵێت دەسەڵاتە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدرال بەرپرسیارەتی من دەڵێم باشە ئێمە بۆ هەرێمی کوردستان بۆ نچین ژێرباری بەرپرسیارەتی ینی حکومەتی هەرێم لە ژێرباری بەرپرسیارەتی خەرەبووکردنەوە و ئیمتیازات و ماف و ینی ئێمە ئێستا دێن یاسای دەردەکەین بە جینۆساید ناساندی ئەو کۆمەڵکوژێک کە لەوێ ڕووی داوە و ڕۆژێکی بۆ دیاری دەکەین بەڵام بەنسبەت ئێمە هیچ ئەرک ئیلزاماتێکی تێدا نییە ئەوەی عێراق نەیکرد وەکو باس من لە ڕووی یاسایەکەوە باسییان کرد بەهەرحاڵ بەزم پێم باشە بڵێن دەسەڵاتە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدرال و هەرێمی کوردستان بەرپرسیارەتی قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و ئیمتیازات تا ئاخیری و ڕاشم وایە بەڕاستی هەندێک پێشنیاریان کرد لەگەڵ پێشنیارم ڕام وایە ئەمە بکرێت دوو بەرگا ئەم قەرەبووکردنەوە و ماف و ئیمتیازاتەکە بکرێتە مادەیەک و ناساندنەکەشی بکرێت بە مادەیەک سەربەخۆ سپاس بەڵێ زۆر سپاس کاک محەممەد سعدەدین فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشی لە لێژنە هەمیشەی پەرلەمانیەکان و وەزیرە پەیوەندیدارەکان دەکەین بۆ ئامادەکردنی ئەو ڕاپۆرتە منیش هەر هەمان سەرنجم هەیە دەربارەی ناوی ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلام لە عێراق و شام لەبەر ئەوەی کە خۆیان ئەو ناویان لە خۆیان ناوە بنووسێتن ڕێکخراوی تیرۆریستی بەناو دەوڵەتی ئیسلام لە عێراق و شام دەربارەی دەسەڵاتە دەستوریەکانی کۆماری عێراق هەرچی ئەوەی بخوێنێ نەفسی قسەمان بۆ دەکات دەڵێ ئێوە پەرلەمانی هەرێمی کوردستانن ئەم دقا پەرلەمانی عێراق پێویستەوە بنووسیتن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیان بنووسێ هەماهەنگی بکرێت لەگەڵ دەسەڵات دەستوریەکان یان بنووسێت پێویستە دەسەڵات دەستوریەکانی عێراق یانیش مادەی 132 ئیزافە بکرێتن دەستیاوەکەی سوپاسان دەکەین زۆر سپاس فەرموون دکتۆرە گەلاوێش لێرە نییە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە هەمومان دەزانین ئێزیدیەکان خوشک و برای ئێمەن بۆ ئەوەی ڕۆژێکیان بۆ دیاری بکەین وەکو جینۆساید و کۆمەڵکوژی و خزمەت بە کەیسەکەیان بکەین بە مەسایلە قانونیەکان بۆیە من ئەو برگەی یەکەم لە مادەی پێشنیازی یاسایەکە ئەو کەلیمەی کوشتار پێم جوان نییە کەلیمەی کوشتار چونکە بۆ دوور لە ڕووی هەمومان بۆ حیواناتیش بەکاردێ بۆیە پێم باشە ببتە ئەو کۆمەڵکوژیەی جینۆساید دەرهەق بە ئێزیدیەکان کە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش ئیزافە بکرێ لێرە چکە چه هەرێمێک دەرەوەی ناوچەی ئیدارەی چه هەرێمێک هەرێمی کوردستان لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق تەبان ئێمە ناتوانین بڵێن ئەوانە بۆ خۆیان ناویان لە خۆیان نایە دەوڵەتی ئیسلامی بۆیە ئێمە گەر بیکەینە منەظەمەتی ئیرهابی پێم وایە ناچێتە ژێرباری ئەحکامی نێودەوڵەتی ئەگەر ئێمە بمانەوێت ئەو ڕۆژەی بناسێنین بە جینۆسایدی نێودەوڵەتی ئەگەر ئێمە بچووکمان کردەوە کردمانە منەظەمەوە ئەو پرسیارەش ئاراستەی دکتۆرە ڤاڵە دەکەم زیاتر ڕوونکردنەوە بدا ئایا منەظەمەتی ئیرهابی دەچێتە ژێرباری ئەحکامەکانی یاسای جینۆسایدی نێودەوڵەتی ئێمە دەمانەوێت جینۆساید بە نێودەوڵەتی بناسێنین بۆیە ئەمن کەلیمەی ڕێکخراو لێرە پێم زیادە ڕێکخراوی تیرۆریستی بۆیە هەرێم لەلایەن دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسرا و بە داعش ئەنجام درا و خەسڵەتەکانی تاوانی جینۆساید و تاوانەکانی دش بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن کە تاوانی نێودەوڵەتین و دەستەڵاتە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدرال بەرپرسیارەتی دادگایی کردن چونکە ئەگەر وشەی دادگا نەبێت چۆن قەرەبویان بکاتەوە یەکەم جار دەبێ وشەی دادگایی کردن لە پاش کەلیمەی بەرپرسیارەتی زیاد بکرێ دادگاییکردنی تیرۆریستان ئەوجا ئینجا قەرەبووکردنەوە و دابینکردنی ماف و ئیمتیازاتی قوربانیان و ئاوادانکردنەوەی ناوچەکە لە ئەستۆ دەگرن بۆیە کەلیمەی دادگاییکردن زۆر پێویستە چونکە ئێمە دەزانین ئەگەر دادگایی نەکرێتن ناتوانێت هیچ ماف و ئیمتیازێک وەربگرێ و زۆر سپاس
بەڵێ زۆر سپاس هەدیە خان فەرمونون. بەڕێ سەرۆکە پەرلەمانی ji ber ew kuştin û komelkujiyî û cînosayda derheqê xelkê me êzidî hatiye kirin navçeyên Kurdistanên derve îdara herêmê ji layê rêkxirawên terorîstên Dewleta Îslamî li Iraq û Şam û apnavê Daeş encam day ku xesletên tawanên cînosayd û tawanên dijî mirovayetî û tawanê cengî bi xwe vedgirin û desthelata destûriyên Komara Iraqa Federal berpirsatiya qerebûkirin û davînkirina maf û imtiyazatên قوربانیان و ئاوەدانکردنا وان ناوچەی ستۆخۆ vedgirin dixwazim ev xalayekê wek xwe bimînet bitinê pêştgiriyê Diktor Rêbwar dikim ku bi pê birgey dû li madeyê 132 li destûrê Iraq bihête zêdekirin. Spas. زۆر سپاس فەرمونون دکتۆر کازم. زۆر سپاس بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە من چەند تێبینیەکم هەیە لەسەر ئەم مادەیە مادەی یەکەم لەم پێشنیازی بڕیارە. یەکەمیان بەڕاستی نازانین ئەم مادەی یەکەم ڕووە کاتە کێ ئەگەر ڕوو بکاتە حکوومەتی عێراقی ئەوە پەرلەمانی کوردستان ناتوانێت حکوومەتی عێراق ملزم کا بە جێبەجێکردنی بڕیارەکانی و ئەگەر ڕوو ناکاتە حکوومەتی عێراقی ئەی ڕووە کاتە کێ. ئەمە یەکەم. نقطەی دووەم بەڕاستی بە یاسا و بەم مادەیە حکوومەتی هەرێم خۆی بێبەریە کات لە قەرەبووکردنەوەی قوربانیانی ئێزدیەکان. ئەوەی کە گرنگە ئەوەیە دەمی هەر پارتێکی سیاسی بکەیتەوە تەنانەت حکوومەتیش ئێزدیەکان بە بەشێک لە کوردەزانن و شنگالیش بە بەشێک لە کوردستان نەزانن. کەواتە بۆچی خۆیان بێبەریەکەن یان بۆچی بە یاسا ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بێبەری بکەین لە قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەو کۆمەڵکوژیە. خاڵی سێیەم بە پێی مادەی 132 بڕگەی دووەم باسی کردەوەی ئیرهابیە کات. معلومی جەنابتانە کە ئەم یاسایە ئەو کردەوە تیرۆریستیە بە جینۆسای دەناسێنرێ. کەواتە ئەمە خۆی لە خۆیان حجەیەکەیە بە حکوومەتی عێراقی کە بڵێت هەموو کردەوەیەکی ئیرهابی جینۆساید نییە وە کەلیمەی جینۆساید لە ناو ئەو مادەی 132 بوونی نییە. هەر بەو مادەیە دەتوانن خۆیان بێبەری بکەن لە قەرەبووکردنەوەی ئەو قوربانیانەی کە لە کۆمەڵکوژی بەداخەوە ئێزدیەکانە ڕوویدا. خاڵی کۆتایی و چوارەم ئەوەیە کە لە سەرەتاوە تا کۆتایی کە ئەم مادەی یەکەمە دەخوێنیتەوە نە حکوومەتی عێراقی ملزەمەکات بە قەرەبووکردنەوەیان و نە حکوومەتی هەرێمی کوردستانیشی تایە بە هیچ شێوازێک کە ملزەمیان کا بە قەرەبووکردنەوەیان. ئەماوە گەیەنێت کە ساڵانە لەو تاریخەیە لەو بەرواری سێی ئابەیە جارێکی تر برینی ئێزدیەکانە کولێنینەوە مەراسیمێکی تەشریفاتیان بۆ سازەکەین هاوشێوەی ئەنفالەکان و دڵیان جارێکی تر برینارەکەینەوە و بەدەستی بەتاڵەیان نێرینەوە بۆ ماڵەوە بە بێەوەی هیچ جۆرە قەرەبوویەکان بۆ بکرێتەوە و ئەمە هیچ ئیزافە ناکات تەنها ئەنفالێکی تر ئەخاتە تەنیشت ئەو نەهامەتیانەی کە بەسەر کورد هاتووە لەبەرەوە پێشنیازەکەم کە حکوومەتی هەرێمی کوردستان لەناو ئەم مادەیە ملزەم بکرێت بە قەرەبووکردن. بەڵێ سپاس. زۆر سپاس. بەڵێ دکتۆرە شایان. بەناوی خوای گەورە شایان ئەسکەری بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیاز دەکەم خاڵی یەکەم لەو پێشنیازی بڕیارە بکرێ بە سێ بڕگە. بۆ بڕگەی یەکەم پشگیری دەکەم لە بەڕێز بەڵێن ئیسماعیل و هەروەها بەڕێز کاکسۆران عومەر. بۆ بڕگەی دووەم پشگیری دەکەم لە پێشنیارەکەی ڕووپاک خان. بۆ بڕگەی سێیەم کە من پێشنیازی دەکەم ڕێکخراوی تیرۆریستی ناسراو بە داعش لە بەرامبەر ئەم تاوانی جینۆسایدە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دادگایی بکرێن. سپاس. زۆر سپاس. کاکسەروان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان نازانم ئەوەی من دەمەوێت بڵێم دەترسێم دیسان بەڕێستان ڕنگدانەوە بۆ لێدوانیان قسەی پەرلەمانتارێکی تر بۆیە کاکسەروان بە گوێرەی پەیڕەو بەڕێستان بۆتان هەیە لەسەر ناوەڕۆکی ڕاپۆرتەکە قسە بکەن. بەڵام ئەوەی من لە دەستپێک نووسیومە سەرۆکی پەرلەمان ببوورن بام قسەکان فەرموو ببوورن.
بەڕێز بۆت هەیە بە ئازادی قسە بکەی لەسەر ناوەڕۆکی راپۆرتەکە ئەگەر ئیزافەیەکت هەیە دروست وەگەر پێشنیارێکی جیاوازت هەیە بۆ ئەوەی کە لە ناو مادەکە هاتووە بەڵام ئەگەر هاوڕێیەکت جیاواز لەوەی کە لە ناو راپۆرتەکە هەیە پێشنیارێکی کردووە نابێت لەسەر قسەکەی ئەو قسە بکەی جگە لە پشتیوانی دروست ئەوەی من لە دەستپێک نووسیومە شتێکە کە دەمەوێت بیڵێم بەڵام ئێستا دوو لە پەرلەمانتاران شتێکیان باس کرد ئەگەر ئێستا ئەوەی من نووسیمە بیخوێنمەوە دەستە قالبی وەڵامدانەوە ئێمە تەقیمی دەکەین وەڵامدانەوە هەیەیاننا بیخێنەرەوە فەرموو دروستە چونکە شت دەگوترێت حەقی خۆمە منی شت بڵێم بەڕاستی هاتوومە تێرە بدوێم نەک تەنها سامت بووم و بەس ئێمە پێویستە ڕۆژی سەیهەشت جاری بە جینۆساید بیناسێنین بۆی بتوانین لە دادگای نێودەوڵەتی ئەو هەوڵی بۆ بدەین و کە هەوڵیش بۆی دراوە دەزانین هەمومان ئاگداری ئەوەین بەڵام جاری لە دەستپێک ئێمە پێویستە ئەو ڕۆژە بە ڕۆژی جینۆساید بیناسێنین ئەوەی تریش بۆ قەرەبووکردنەوەی کوردانی ئێزدی باشە بۆ ئەگەر حکوومەتی هەرێم یان پەرلەمانی کوردستان هەوڵی قەرەبووکردنەوەکەیان ئیمتیازات و مافوەرگرتنەوەکەی بخرێتە سەر حکوومەتی عێراق ئەوە بێبەریکردنی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانن ئەوە ئەسەن باشتر بەرگریکردنە لە خوشک و برانی کوردانی ئێزدی بڵێن بۆ بێبەریکردنە ئێمە هەوڵی وەرگرتنەوەی ماف و ئیمتیازات دەدەن حکوومەتی هەرێم قەرەبووی کوردانی ئێزدی بڵێن برا و خوشکانی ئێزدی لە حکوومەتی عێراق وەردەگرێتەوە بەڵام لە شتێکیش بەڕاستی هاوڕام لەگەڵ کاک سۆران کە ڕێکخراوی تیرۆریستی داعش ئیزافە بکرێت بەناو دەوڵەتی ئیسلامی چونکە ئەوەی لەسەر سەری هەمومانە و ئەمەرەهم شورا بینەهم بۆ ئەوەی شەرم لەوە نەکەینەوە زۆر سپاس زۆر سپاس بەڕێز دکتۆر زێدان فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان لە سەرەتا پشتگیری لە وتەکانی دکتۆر ڕێبوار دەکەم کە پێشنیاری مادەی 132 دەستوری عێراقی ئاماژە بکرێت لەو بڕیارە و لە هەمان کاتدا لێرە دوو شەم هەیە یەکەمیان وشەی کوشتار لا بدرێ و دووهەمیان وشەی دانیشتوانم هەیە دەمەوێت لێرەدا ئیزافە بکرێتە ئەو کۆمەڵکوژیەی جینۆساید دەرحەق بە ئێزیدیەکان و دانیشتوانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم کە کراوە مەبەست لێرە لە دانیشتوان ئێمە ئاگادارین ئامانجی ئێمە لەوەیە کە جینۆسایدی ئێزیدیەکانە کە خوشک و برانی ئێزدی لەو ساڵەدا چەند ئازاریان چێشوە تاکو ئێستاش بەردەوامە بەڵام لە هەمان کات چەندی دانیشتوانی تر هەیە کە غەیری ئێزدین ئەوانیش بەدەر ئەو تاوانە کەوتون بۆیە پێم باشە وشەی دانیشتوان ئیزافە بکرێت بۆی لە کاتی قەرەبوو خەڵکی تریش کە هەمان کات لەوانەیە جیران و خزمی کەسی ئەو بن بەڵام ئێزدی نەبن ئەوانیش قەرەبوو بکرێنەوە تەنها وشەی دانیشتوان ئیزافە بکرێت و ئێوەش ئاگدارن کە شنگار چەندین شارستانێتی خۆی دۆڕاند لەو شەڕەدا کە ئەوانە دژی تەنها ئێزدیەکان نەبوون دژی مسلمانیش بوون و ڕەمزێکیش بۆ ئەوە کە لە شنگار هەبوو منارەی شنگار بوو کە داعش لە کۆتاییەکانی دەسەڵاتی خۆی لە شنگار تەقاندیەوە کە تەمەنی نزیکە 800 ساڵ بوو و ڕەمزی کوردستان و ئەو شارەش بوو زۆر سپاس زۆر سپاس کاکمەم فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی مادەی یەکەمی ئەم یاسایە بێ کە بەڕێزان لە لیژنەی قانونیش لە راپۆرتەکەیان جەختیان لەسەر کردووە بەشێکی زۆری ئێزدیەکانی کە قوربانی دەستی ڕەشەکوژی یا کۆمەڵکوژین زەرەرەکەن لێرەیە لەبەرەوەی ئەوانەی کە تاوانیان بەرامبەر کراوە لە ئێزدیەکان تەنیا لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم نەبوون ئەوانەی تاوە بەشێکیان لە ناو سووریا تاوانیان بەرامبەر کراوە و ئەو ڕەشەکوژیە یا کۆمەڵکوژیە ئەکرێت بخرێتە ناو دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێم لەبەرەوەی بە تەنیا لە شنگال تاوانیان بەرامبەر نەکراوە لە ناوچەکانی تریش کراوە ئەم مادەیە خزمەتی تاوانی قەتڵ و عامی ئێزدیەکان تەواوی ئێزدیەکان ناکا بەپێی ئەم مادەیە من ئێستا پێشنیازی داڕشنەوەیە دەکەم بۆ جەنابتان ئەوە خاڵێکی کە بەنسبەت ڕێکخراوێ کاتێ دەوڵەت بۆ نمونەڵی دەوڵەتی کۆماری عراقی فیدرال لەبەرەوەی معتەرەفە قانونیەن پێویست ناکا بیخێتە نێوان دوو کەوانە بۆیە کەوتمان ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام لە بینی دوو کەوانی بچکۆلە کەواتە ئەمە ناوێکی وەرگیراوە یعنی معتەرەف نییە قانونیەن لە کەوانەیەکی دواتر نووسی داعش پێویست ناکە بڵێ ناسراو بە داعش
ئەم ناسراوە زیادەیە کە لێرە چەند جارە دووبارە بووەتەوە و لە شوێنی شاکە دەڵێ ناوچەکە ئەبێ بوترێ ناوچەکانیان من هاوکاری هاوڕێیان مەکەم لە ناو لیژنەی یاسایی وەم پێشنیازە بۆ جەنابتان نەخەمەڕوو دقی قانونەکە پێشنیازەکە مادەیەکەم بەم شێوەی لێکرێم ئەو کوشتار و کۆمەڵکوژەی لە نێوان جینۆساید دەرهەق بە ئێزدیەکان لە دەرەوەی ئیداری هەرێم واتە ناوچە کوردستانەکان فڕێ بدرێت لە دەرەوەی ئیدارەی هەرێم لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی لە نێوان دوو کەوانەدا دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسرا و دیلیتەکەین داعش ئەنجام درا دەستەواژەکانی خەسڵەتی تاوانی جینۆساید لاوازن لە ڕووی قانونی و دەستەواژەگەلێکی لاوازن پێویستمان بۆیە لە ناو قانونیە دەستەواژەی بەهێز بەکاربێنین درا خەسڵەت لابین تاوانەکانی جینۆساید و تاوانەکانی دژمە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگن کە تاوانی نێودەوڵەتین جەنگن تاکی دەکەینەوە جەنگن دەوڵەتین دەسەڵاتە دەستورەکانی کۆماری عراقی فدرال بەرپرسیارەتی قبولکردن و دابینکردنی ماف و امتیازەکانی قوربانیان و ئاوداکنەوەی ناوچەکانیان لە ئەستۆ دەگرن وەک ئەگەر ئضافەیەکیش بکەین وەک لە بڕگەی دووەمی مادەی 132 دەستوری عراقیدا جەختی لەسەر کراوە کە این بێت زۆر سپاستان دەکەم. بەڵێ زۆر سپاس. سەرچنار خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من سێ تێبینیم هەیە لەسەر ئەم مادەیە لە دێڕی دووەما کە ئەڵێ لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ئەوەی بۆ ئیزافە بکرێت لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی بەناو دەوڵەتی ئیسلامی چونکە ئەوان وەکو دەوڵەت ئاعترافیان پێ نەکراوە و هیچ دەوڵەتێکیش لە جیهانە ئاعترافی پێ نەکردوون سرە ڕای ئەوەی نەتەوە یەکگرتووەکانیش وەکو دەوڵەت بە هەمان شێوە ئاعترافی پێ نەکردوون ئێمە لە بڕیارێکی پەرلەمانی کوردستانە بە دەوڵەت ناویان بنێ ئەو هەر بۆ خۆی کەم و کورتێکە بۆ پەرلەمانی کوردستان لە ڕووی یاساییەوە خاڵی دووەمیش وشەی دەسەڵاتە دەستوریەکان هاتووە ئەمە کەلیمەیەک و وشەیەکی نامۆیە بەڕای من لە ڕووی یاساییەوە ئەگەر بکرێ بە دامەزراوە دەستوریەکان مؤسساتی دەستوری نەک سوڵوتاتی دەستوری و هەر بە پێی مادەی 132 بڕگەی دووەم لە دەستوری عێراق کە ئەڵێ دەوڵەت قەرەبوو ئەکاتەوە لەبەرەوەی هەرێمی کوردستانیش بەشێکە لە دەوڵەتی عێراق و ئەو مؤسساتانەی کەوا لە هەرێمی کوردستان هەیە مؤسساتە دەستوریەکانیش بەشێکن لە دەوڵەتی عێراق بەڕای من ئەم قەرەبووە هەرێمی کوردستانیش مولزەم ئەبێ پێی هەر بە پێی ئەو مادەی کە 132 دەستوری بڕگەی دووەم ئیشارەتی پێکراوە. زۆر سوپاس. زۆر سوپاس. لەیلا خان. بەڕێز سەرۆکە پەرلەمانی دەستخۆشیە هەردوو لەژنێت پەیوەندیدار دەکەم تێبینیەک هەبوو ژبەر و پرۆژەی جینۆساید ناساندنە لە مادەیەکی ڕێزا سێ خاصلەتەکانی تاوانەکانی جینۆساید و تاوانەکانی دژ بە مرۆڤاتی و تاوانەکانی جەنگ ژبەر و جینۆساید ماسترە تاوانی جەنگێ لێرەدا پرۆژەژی بخۆ جینۆساید ناسانکردنە ژبەر وێکی ئەس بینم بیتە تاوانەکانی جینۆساید و تاوانەکانی دژی مرۆڤاتی ئەوە تاوانەکانی جەنگ ئەس بژم پێویست ناکاتن ژبەر و تاوانی جینۆساید زۆر ماسترال تاوانی جەنگێ. سپاس. زۆر سپاس. کاکوەیسی. منیش لەگەڵ ئەوەدام ئەو مادەیە هەروەکو خۆی بمێنێتەوە تەنها پشتگیری ڕای برادرانەکەم لە هەرچەندە بەخۆی ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ئەوە تەرجمە کرایەوە و ناونیشانی ڕسمی ئەوانە بەڵام هەم وەک ڕێزگرتن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام کە هەمومان نەزانین بە هیچ شێوەیەک ئیسلام لەگەڵ کردەوەی تیرۆریستی دانیا و هەمیش بۆ ئایندا کە جنابی دکتۆر ڤاڵا ئاماژەی پێکرا وەکو یاسایەک دەمێنێت بۆ ئەوەی نەوەی داهاتوشمان بە هەڵە لێ تێنەگەن پێم باشە ڕێکخراوی تیرۆریستی بەناو دەوڵەتی ئیسلامی ئیزافە بکرێت و زۆر سپاس. زۆر سپاس. مژدەخان فەرموون. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو هەرێمی کوردستان تاوەکو ئێستا هیچ دەقێکی دەستوریمان نییە بە چ قانونێک یاخود بە چ دەقێک ئێمە دەتوانین حکوومەتی عراقی مولزەم بکەین بە قەرەبووکردنەوەیان. ئەوە یەک. دووهەمینیش دەبوو لە یاساکەدا ئاماژە بۆ کرابایە کە ژنان و منداڵان بە تایبەتی ژنان دوو جار جینۆساید کراون لەبەر ئەوەی هەم دەستدرێژی بە شێوەیەکی زۆر قێزەونانە دەستدرێژیان کراوەتە سەرەوە هەم فرۆشراونەتەوە
تا ئێستا ژنان و کچان بەو دەردەوە دەناڵێنن پێویستە لە یاساکەدا ئاماژە بۆ بکرێت سەرڕای قەرەبووکردنەوەی مادی قەرەبووی معنەویش بکرێنەوە و منداڵانیش بە تایبەت منداڵان کە پێویستە سەر لە نوێ پەروەردە بکرێنەوە ئەوە ببێ بە یاسایەک بۆیە تقریبان لە ڕێگەی یاسایەکەوە بتوانرێ ئەو منداڵانە پەروەردە بکرێنەوە لەبەر ئەوەی ئەمانە بە شێوەیەکی قێزەون لە ناو گروپەکانی داعشدا تقریبا تەسیراتێ خراوەتە سەریان و پێم وایە ئێمە دەبێت داوا لە حکوومەتی عراقی بکەین کە دادگای لاهای مولزەم بکات بۆی کە لێکۆڵینەوە بکات یاخود تحقیق بکات لەم ڕێگەیەوە دەتوانین زیاتر جینۆسایدی ئێزیدیەکان بە جیهان بناسێنین. سپاس. زۆر سپاس. کاک موسلیم فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من یەک دوو تێبینیم هەبوو لەسەر مادەی یەکەم ئەویش ئەوەیە کە بەڕاستی زۆر باسی ئەو ناونیشانە کراوەکو ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی داعش من پێم وایە بەڕاستی ئەوانە ڕێکخراو بوون ڕێکخراوێکی تیرۆریستی بوون ماوەیەکی کەم لە ناوچەیە کۆبوونەوە ئەوە هەموو جیهان دژایەتی کردن و لەسەر ئەو ئایدیایە کە ئەوان دەریان دەبڕی پشتیوانیان دەکرد خودی خەڵک لە جیهان و بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی تایبەت شەرمی کوردستان کە خەڵکی ئێم مسلمانە دژایەتی کردن و بەڕاستی خۆیان لێ بێبەری کردن من پێم وایە من نیان ناسێنین بە دەوڵەت و دانەنێن لە یاساکە بە دەوڵەت و جۆرێک کە بەڕاستی لە ڕەواییدان بە دەوڵەت بۆ مێژوش بەڕاستیم پێم وایەوە کەم و کورتیە بێکە ئێمەدان بەو دەوڵەتەدا بنین لە کاتێکدا هەموو جیهان دژمنایەتی کردن. ئەوە یەک دووەم نیشان پێم وایە ئەگەر ئەو بابەتە بێتە سەرباسی قەرەبووکردن وەک بەڕێز مامۆستا بەکر باسی کرد من پێم وایە بێت جیاکاری بۆ بکرێ و ئەگەر جیاکاری بۆ نەکرێ لەنێو یاساکە جێ بکرێتەوە بەڕاستی قەرەبوو زۆر بە فراوانتر جێگە هەڵدەگرێ کە باسی تەنها مادە نییە بەڕاستی قەرەبوو ئەوەیە کە باسی هەموو ئەو لایەنانە بکرێ کە دەستدرێژیان کراوەت سەر وەکو ئافرەتان توێژی مناڵان یان ئەو بەشە زۆرەی کە ئێستاش بێسەر و شوێن و دیار نین بەڕاستی ئایا ئەوانە چیان لێ دێتەوە تەنها پارە بەڕاستی پێم وایە ناتوانێت قەرەبووی ئەو زیان لێکەوتوانە بکاتەوە ئەجا پێم وایە ئەو پرسیارە هەمان پرسیاریشە لای من ئایا دەتوانێت پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق مولزەم کا بەوەی کە لێرە لەم یاسایە جێ کردوتەوە و هەموو قەرەبووکردنەوەی کەستەوتە سەر پەرلەمانی عێراق دووبارە دەستخۆشی مێ. زۆر سپاس. شنۆخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستخۆشین بۆ هەردوو لێژنەی شەهیدان و یاسایی لە داڕشتنەوەی ئەم یاسایە بەڵام پێم وایە مادەی یەکەم جۆرێک لە تێکەڵکردنی تایە زیاتر چۆتەوە سەر شێوەی ناوڕۆکی وتارێک وەک لە بڕگەیەک یاخود مادەیەکی یاسایی بچێ پشگیری لە وتەکانی یاخود لە ڕێی کاک زیادەکەم لەو پێنج بڕگەیە کە ئاماژەی پێدا. بەڵێ زۆر سپاس. کاک حکمەت فەرموون. بەرێز سەرۆکە پەرلەمانی نسبەت ناوێ vê ڕێکخراوە تەرۆریست بحقیقەت یعنی هەر حەزبێک یان هەر ڕێکخراوێک ئەو خۆ ناوی خواتکەن کەسێک نەشێت ناوێکی دی بۆ وانە دروستکەش بەر هەندێ ناوێ vê ڕێکخراوێ داعشە و دەولەتە یا ئەوە ناوەخواکیری و عێراق و شام ئەف ناوە وانایە خواکیریش بەر هەندێ ئەم نەشێ ناوێکی دی بۆ وانە چێکن و نسبەت هەواڵێ me کاک پێشەوە تمامیە ez piştgiriya hemiya xefnet dîtkem û li gel ya birayê me hêvîdar ku bo durustkirina lijneyekê ku pêdaçûnê li ser vî babetê hevbiketin û zor spas. زۆر سپاس. کاک جەلال دەتەوێت قسە بکەی؟ زۆر سپاس دکتۆر بەرەوەڵم پشتگیری قسەکانی کاک پێشەوە دەکەم یەک دووش من شتێکم هەبوو لەسەر مەسەلەی ڕێکخراوی تیرۆریستی داعش و دەوڵەتی ئیسلامی و بەناسراو لە عێراق و شامەوانە بەڕاستی بەمەزاندەی من وەڵام نییە بۆ کەس نە ئەوانە ڕێکخراوی تیرۆریستین نە ئەوانە دەوڵەتی ئیسلامین ئەوانە بەس تیرۆریستان و تەواو یعنی ئەو هەر بوویتە قیتال ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی داعش لە عێراق و لە شام و یعنی هەر ئەوە زۆر هەر خینەوەی زۆر زەحمەتە بەڕاستی ئەوی تریش
یەک پێشدیار بێ بۆ ئەوەی بەڕێز بەڕاستی زۆر پێم خۆش بوو کە هەستا هاتی ژۆر ئەوڕۆ دقەیەک وەستان بۆ گیانی پاشی و ئازینە زانە بە تایبەتی ئەو چار ئەفسەرە و پۆلیسی دوێنێ شەهید بوون لە گەرمیان بەڵام پێشم باشە بەڕاستی لەگەڵ هەر وەستانێک سوورەتی فاتحە بخوێن قسەی خدای گەورەیە لۆ هەمووان دەڕوا لۆ هەموو ئاینەکان دەڕوا چوە قسەی خدای گەورە لە هەمان دەڕوا دووش سی چرکە ڕادۆسی دەرێت زۆر سوپاس ئەمە لە پەرلەمان گەورەترین دەستی مؤسسەتی گەورەی لە کوردستانەی یعنی بە ئەمەش هەندێک حیسابی وەقت بکەین سی چرکە بابتەیەک دەقەوتەوە زۆر سوپاس زۆر سپاس شادی خان بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەرەوەی کە زۆر پێشنیاز کرا بۆ ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام من پێشنیاز دەکەم بۆ ناوهێنانی ئەو ڕێکخراوە ئەو ناسراوە بهێنرێتە بەردەمی ناوەکە واتە بەم شێوەی لێبێت ڕێکخراوی تیرۆریستی ناسراو لە کەوانەیەکی گەورەیە ناسراو بە ئەنجا لە کەوانەیەکی گەورەیە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام لە کەوانەیەکی بچووکە داعش اینجا کەوانەکە دابخرێ و ئەو بابەتەی پەیوەندیدارە بە مەسەلەی قەرەبووکردنەوەی ئێزیدیان یاخود ئەو دانیشتوانی ئەو ناوچانەی کە بەرهێرشەکانی داعش کەوتون بەڕێزان مەسەلەیەکی گەورەترمان هەیە لە هەموو ئەو شتانەی کە باسکران ئەویش ئەو مناڵانن کە لە دەرئەنجامی ئەو دەست درێژیانەی بۆ سەر ژنان کراون ئێستا مناڵگەلێکی زۆری لێکەوتۆتەوە و لە هاتنەوەیاندا بۆ هەرێمی کوردستان یاخود بۆ لای ئەو ژنانە کە دەگەڕێنەوە بۆ لای خێزانەکانیان کێشیان بۆ دروستە بێت هەندێک حاڵەتە مناڵەکان وەرناگیرێنەوە لەلایەن خێزانی ژنەکانەوە ئەگەر بابەتێک هەبێت قسەی لەسەر بکەین ئێمە لە پەرلەمانەوە کاری لەسەر بکەین بۆ قەرەبووکردنەوە پێش هەموو شتێک پێویستە کارێک بکەین بۆ بە یاسایی ناساندن یاخود دەرهێنانی ناسنامە بۆ ئەو مناڵانە لەگەڵ دابینکردنی هەموو پێداویستیەکان بۆ ئەو دایکانی کە بە مناڵ گەلێکەوە هاتوونەتەوە دایکمان هەیە ژنمان هەیە ئێزیدیەکان کە کڕین و فرۆشیان پێوە کراوە دەست درێژی کراوەتە سەریان ئێستا خاوەنی 4 مناڵن و بە 4 مناڵەوە هاتوونەتەوە لە مایکەکە کار ناکات مەبەستی سەرەکی من لەو بابەتە بوو کە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە لە هیچ یەکێک لە پێشنیازەکان یاخود لە بابەتەکانی قەرەبووە من درکم پێ نەکرد یاخود جۆم لێ نەبوو بۆیە پێویستە ئەو بابەتە بە هەند وەربگیرێ ئەگەر باسی قەرەبوو ئەکرێ ئەگەر مادەیەک زیاد دەکرێت بۆ ئەم پێشنیازی یاسایە پێویستەوە لە بەرچاو بگیرێت کە مناڵگەلێکی زۆرمان هەن ئەو ژنانە بە مناڵەوە هاتوونەتەوە دایکن ناتوان دەستبەرداری مناڵەکانیان بن و ئەمە کێشەیەک نێت تەنیا پەیوەندی هەبێ بە هەرێمی کوردستانەوە بەڵکو کێشەیەکی جیهانیە کە ئەو مناڵانەی لەژێر دەسەڵاتی داعشا دروست بوون یاخود گەورە بوون چۆن پەروەردە بکرێنەوە چۆن ئامادە بکرێنەوە بۆ تێکەڵبوون بە کۆمەڵگا بۆ ئەم بابەتە زیاتر پەیوەندی بە پێشنیازە یاسایەکی ترەوە هەیە کە پەیوەستە بە ئەوانەی کە ئازاد کراون لە دەستی داعش و ئەو ژنانەی کە ئازاد کراون لە دەستی داعش و ئەگەر پێت وایە ئەم بابەتە هەڵەگرێ مادەیەک زیاد بکەین نابێ لێرە باسیکەی ئەبێ پێش کۆتایی پێش ئەحکامە عامەکان لێ پێشنیاریکەی دەکرێ مادە زیاد بکەین بەڵام ئایا ئەمە شوێنەکەیەتی یان نا شوێنی قسەکردنە لەسەری ئێمە پێمان وایە حەقەبی خەیتە دوای مادەی دووەمەوە سپاس فەرمون بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان ئەگەر قسەیەکتان هەیە لەو بارەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەبەر ئەوەی پرسیار و گومانەکان زۆرن دەبێت تۆزێک وەختمان بدەیە بۆی بەڕێزان ئەندامانی پەرلەمان دڵنیا بکەینەوە لە ڕاستی و قانونیەت و دروستی مادەکە بەڵێ فەرمون خاڵی یەکەم باس لەوە کرا کە تەزبیت بکرێ جینۆسایدە و تاوانەکانی جینۆساید و دژ بە مرۆڤایەتین و هەروەها تاوانەکانی جەنگن واتە نەگوترێ خاصلەتەکانی تاوانەکانی جینۆساید و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ لە خۆ دەگرن پەرلەمانی کوردستان ناتوانێت تەزبیتی بکات تەنها دادگا دەتوانێت ئێمە لە پەرلەمانی کوردستان وەکو باحسێک کە تەکیفی بکات بۆ جەریمەیەک
دەتوانین بڵین ئەوە تاوانی جەنگە تاوانی جینۆسایدە تاوانی دژ بە مرۆڤایەتیە بەڵام ئایا وەکو پەرلەمان دەتوانم بە یەقین بڵێم تاوانەکانی جەنگە و دژ بە مرۆڤایەتی و تاوانی جەنگن و ئەو بڕیارەی من اکتسابی دەرەجەی قەتعی دەکات دەڵێن نەخێر ئەتۆ تەنها بۆت هەیە وەکو پەرلەمانی کوردستان وەکو مشەڕع بڵێ خاصلەتەکانی تێدایە ئەمما کەسێک کە دەسەڵاتی ئەوەی هەبێ بڵێ ئەو تاوانە تاوانی جەنگە تاوانی جینۆسایدە تاوانی دژ بە مرۆڤایەتیە ئەوە تەنها ئەو محکەمە مختصەیە کە دادەمەزرێ ئیما لەسەر ئاستی دەولی و ئیما لەسەر ئاستی ناوخۆی ئەو بڕیار دەدا و پێمان دەڵێ ئەوە تاوانی جەنگە و تاوانی دژ بە مرۆڤایەتیە بۆیە ئەوەی کە هاتووە لە ناویدا ڕاست و دروستە خاڵی دووەم ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام بەڕێزان ئێمە ئەو ناوەمان دانەناوە ئەو ناوە ئەوەلەن ڕێکخراوەکە خۆی لە خۆی ناوە ثانیەن لەسەر مستەوای دەولی ئەو ناوە بۆ شێوەیە نووسراوە بگەڕێنەوە بۆ قەراراتی مەجلیسی ئەمن هەموو قەرارەکانی مەجلیسی ئەمن پێمان دەڵێ ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام لە ناو قەوس داعش بۆیە ئێمە لەگەڵ ئەوەی نەکە وەکو خۆی بەکار بهێنرێەوە تەئیدی کاکمەم دەکەم کە تەنها ناسرا و لە پێش داعش هەڵبژیرێتن و مستەڵەحەکە وەکو خۆی دابدرێتەوە چونکە تۆ ئەگەر کورتکراوەکەت قبول بێتن بۆ شیکردنەوەی کورتکراوەکەت قبول نییە یعنی مستەڵەحی داعشت قبوڵە بەڵام مستەڵەحی شیکردنەوەی ئەو حرفانەی کە بەکار هاتوون ومستەڵەحانەت قبول نییە بۆیە لێرانە وەکو خۆی مادام منەظەمەی UN مادام مەجلیسی ئەمن لە بڕیارەکان ئەو ناوەی بەکارهێناوە ئەمن پێم وایە دەبێ ڕاست بکرێ بە شێوەیەکی ڕاست و دروست بەکار بێتن بەو شێوەیە کە خوێندمەوە تەنها ناسرا و هەڵبژیرێ وەکو ئەوەی کە بەڕێز کاکمە پێشنیاری کرد ئایا پەرلەمانی کوردستان دەتوانێت عێراق ئیلزام بکاتن بەڕێزان پەرلەمانی کوردستان ناتوانێ حکوومەتی عێراقی و دامەزراوە دەستوریەکان لە عێراق ئیلزام بکە ئەگەر دەستور نەسی نەکرد بێت لەبەر ئەوەی دەستور لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراق و لە هەموو دامەزراوە دەستوریەکانی هەرێم و عێراق گەورەترە دەستوری ساڵی 2005 عێراقی ئەو دەستورەیە کە 180 عێراقیەکان بە هەرێمی کوردستانەوە دەنگیان بە بەڵێ بۆ داوە بەپێی ئەو دەستورە مؤسساتی دەستوری بە سوڵتەی تەنفیزی و بە مەجلیسی نواب و بە سوڵتەی قەضایی لە عێراق دامەزراوە ئیدەن دەستورەکە گەورەترە لەو دەسەڵاتانە پەرلەمانی کوردستان چ کاتێک بۆت هەیە پێی بڵێ حکوومەتی عێراقی یەجیبیش بەکار نەهاتووە لە ناو مادەکەدا سیرکەن پێویستە بەکار نەهاتووە نەمان گوتووە على الحکومە العێراقیە يجب على الحكومة العراقية بكار نهاتوا دلي تتحمل لأستو دقري آیا پەرلەمانی کوردستان ئیسنادت لەسەر چ کردووە کە دەڵێ دامەزراوە دەستوریەکانی عێراقی فیدرال تتحمل مەسئولیە ئیسنادت لەسەر چ کردووە ئیسنادم لەسەر بڕگەی دووەم لە مادەی 32 دەستوری عێراقی کردووە کە گەورەترە لە پەرلەمانی فیدرال و لە حکوومەتی فیدرال و لە پەرلەمانی کوردستان چیکەت هەیە ئیسنادی لەسەر بکەی بگەڕێنەوە بۆ سەر بڕگەی سێیەم لە مادەی 132 برقي سيم ضل ينظم ما ورد في البندين أولا وثانيا من هذه المادة بقانون آية بندي دوام قانوني بودرتشوا بلي قانوني جمارة باستيصال 2009 بودرتشوا قانونك بناوي تعويض المتضررين من جراء العمليات الحربية الأخطاء العسكرية والعمليات الإرهابية آیا دولتی عراقی فدرال لیرانه مصطلحی دولت خوی لیکردوتا برپرس یان حکومتی هرمی لیکردوتا برپرس دلین لو قانونا حکومتی عراقی فدرال خوی کردوتا برپرس دلی هر جهتیک و هر کسیک لچوارچوی دولتی عراق دا ببیت ضحیه عملیاتی ارهابی امن برپرسم لقربو کرنو لدابین کردنی مافو امتیازاتی لو قانونا دقرمو بو مادی دەگەڕێینەوە بۆ ئەو لوجنەیە کە پێک هاتووە بە پێی مادەی 1 لوجنەکە پێک هاتووە لەمانەی خوارەوە کە بابەت مەسەلەی قەرەبووکردنەوە مەسەلەی دابینکردنی ماف و امتیازاتە أولاً قاضي من صنف الأول يرشحه رئيس مجلس القضاء الأعلى ثانياً ممثل عن المفوضية العليا لحقوق الإنسان بعنوان مدير في الأقل جيم ممثل عن وزارة الداخلية بعنوان مدير في الأقل دال ممثل عن وزارة المالية بعنوان مدير في الأقل هاء ممثل عن وزارة العدل بعنوان مدير واو ممثل عن ضحايا العمليات الحربية والأخطاء العسكرية والعمليات الإرهابية ينسب من قبل الأمانة العامة لمجلس الوزراء سين ممثل عن إقليم كردستان بعنوان مدير في الأقل
یعنی ڕێگای داوە ممثلێکیش لە هەرێمی کوردستان لە سوڵتەی تەنفیزی بە عینوانی مدیر بچێ بەشدار بێتن لەناو ئەو لوجنەیە کە دروست کراوە بۆ مەسەلەی قەرەبووکردنەوە و بۆ مەسەلەی دابینکردنی ماف و ئیمتیازات. بەڕێزان ڕاستیەکیشتان پێدەگەیەنین ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەوەی لێکۆڵینەوەمان کردووە لە باشترین حاڵەتدا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بکاتە بەرپرس هەر کە سوکاری قوربانیان لە 500,000 دینار زیاتر ناتوانێ وەرگێ. بەڵام کاتێک کە حکوومەتی عێراقی دەبێتە بەرپرس بەپێی دەستور و بەپێی ئەو قانونێک کە خۆی دەری کردووەوە دەڵێ دەوڵەت ئەمنم چونکە دەوڵەت لە مستەوای دووەلی فیدرالیدا دائیمەن دەوڵەت مستەڵەحی دەوڵەت لە دەستور کە بەکارهات بۆ ئەو مؤسساتە بەکاردێک کە لەسەر تەمسیلی سیادەی خارجی ئەو وڵاتە دەکا. حکوومەتی عێراقی فیدرال تەمسیلی سیادەی خارجی دەکا. بۆیە لە یاساکەشدا بە ڕاشکاوانە دانی پێداناوە دەڵێ دەوڵەت منم حکوومەتەکانی تری ئەقالیم نینە. لە باشترین حاڵەتدا لە خراپترین حاڵەتدا کە حکوومەتی فیدرال ماف و ئیمتیازات بدا 1.5 ملیۆن بۆ کە سوکاری قوربانیان. لە باشترین حاڵەتدا کە حکوومەتی هەرێم بیداتن تەنها لە 500,000 زیاتر نییە. بۆیە من لەوەی دڵنیاتان دەکەمەوە کە بابەتەکە لە ڕووی قانونی لە ئەستۆ دەگرێ حکوومەتی عێراقی و پەرلەمانی کوردستان هیچ ترسێکی نەبێ لە بەرەوەی نەیگوتووە عەلە الحکوومە العێراقیە. دەڵێ تۆ تەحمل دەکەی. لێمان دەپرسن ئیسنادتان لەسەر چ کردووە؟ ئیسنادمان لەسەر بڕگەی دووەم لە مادەی 132 دەستور کردووە. چی کە هەیە ئیسنادتان لەسەر کردوێ ئەو قانونەیە مەجلس نوابی عێراقی کە تۆ خۆت دەرت کردووە. بۆچی قوربانیانی عملیەی ئیرهابی لە جنوب تعویز دەکرێنەوە؟ بۆچی قوربانیانی عملیەی ئیرهابی لە شنگال و لە ناوچەکانی تر لەبەر ئەوەی کوردن تعویز ناکرێنەوە؟ ئەوە بۆ ئەو بابەتە ئایا ئەگەر بوو بە منەظەمە دەچێتە ژێرباری بەرپرسیارەتی طبعاً تاوانی نێودەوڵەتی بە جینۆساید و بە تاوانی دژ بە مرۆڤایەتی و بە تاوانەکانی جەنگ دەکرێت دەوڵەت ئەنجامی بدا، دەکرێت ڕێکخراوێکی تیرۆریستی ئەنجامی بدا، دەکرێت چەند کۆمەڵە شخصێک کە پێکەوەن و ئیمکانیاتی مادی باشیان هەیە دەتوانن ئیبادەی جەماعی بکەن و دەتوانن. جەریمەکە جەرائیمی دەسەڵاتن بەڵێ، بەڵام هیچ فەرقێکی نییە لە بەرەوەی نظامی ئەساسی محکەمەی جینایی دەولی دەڵێ جەرائیمی جینۆساید دەکرێ و دەشێ جینۆساید و تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی و تاوانەکانی جەنگ دەوڵەت ئەنجامی بدا و لە هەمان کاتدا لە پاڵ دەوڵەت ناوی ڕێکخراوی هێناوە کە ئەو ڕێکخراوانە کۆمەڵە کەسێکی تەبیعینە و تەمسیلی ڕێکخراوێکی دەکەن کە صفەتێکی معنەوی هەیە وەکو دەوڵەت و هەڵدەستن بە ئەنجامدانی ئەو تاوانە. بۆیە هیچ کێشەیەکی نییە لە ڕووی یاساییەوە و تاوانەکە بە پێی یاسای نێودەوڵەتی بە تاوانی نێودەوڵەتی دادەندرێن. وشەی دادگاییکردن زیاد بکرێت کە کوتبان بەرپرسیارەتی جینایی و مەدەنی زیاد دەکرێت. بەڵام زۆر تەحدیدمان نەکردووە لەبەر ئەوەی بابەتی دادگاییکردنەکە وەکو بەڕێز کاک سۆران عومەریش ئیشارەتی پێدا لە خولی چوارم هەوڵێکی زۆریدا پەرلەمانی کوردستان. هەوڵێکی زۆریدا ئێمە لێرە راپۆرتێکی تێر و تەسەلمان پێشکەش کردووە ڕوونمان کردەوە بۆ پەرلەمانی کوردستان. پێمان گوتن عێراق ئەندام نییە لەناو محکەمەی جینایی دەولی و ناتوانرێت لەسەر ئاستی دەولی سەیری ئەو کەیسە بکرێتن. بەڵام دەتوانین عێراق ئیلزام بکەین کە بە پێی مادەی 14 نظامی ئەساسی محکەمەی جینایی دەولی قبولی اختصاص بکە تەنها لە کەیسی کوردە ئێزیدیەکان. راپۆرت بەرز کرایەوە بۆ حکومەت لە خولی 4 و لە خولی 5 تاکو ئێستا حکومەتی عێراقی بە شێوەیەکی فەرمی قبولی اختصاصی نەکردووە تەنها لە کەیسی ئێزیدیەکان. بەڵام وەکو جەنابیان ئیشارەتی پێدا محکەمەی جیناییش بەڕوون و ئاشکرا جوابی داینەوە گوتی لە بەرەوەی عێراق ئەندام نییە من ناتوانم بە شێوەیەکی مباشر تحریکی داوایەکە بکەم. بۆیە دەبێنگۆ عێراق ڕازی بکەن کە تحریکی داوا بکە، بەڵام عێراق تاکو ئێستا ئیستعدادی نییە تەنانەت لە یەک کەیس قبولی اختصاصی محکمەی جینایی دەولی بکە. ئێمە ئومێدەوارین ئەو محکمەیە کە دروست دەکرێت على الأقل محکمەیەکی لۆکاڵی نەبێ زۆر محکمەیەکی مختلط بێ، واتە بە پێی یاسایەک بێ کە چەند دادوەرێکی بیانی بتوانن تێیدا بەشدار بن بۆ ئەوەی بوعدێکی نێودەوڵەتی شوەر بگرێتن ئەو بابەتە. ئایا ئەم کردەوەی ئیرهابیە بۆ دەتوانرێت بە بڵێن جینۆساید کردەوەیەکی ئیرهابیە؟ بەڕێزان تاکو ئێستا مستەڵەحی ئیرهاب لەلایەن UN تعریف نەکراوە. تاکو ئێستا ئەو تعریفانەی کە هەمووی لەسەر مستەوای داخلین هەمووی قوانینی مەحەلینە. تاکو ئێستا UN بەڕەسمی تعریفی مستەڵەحی ئیرهابی نەکردووە. بۆیە ئەو تاوانانەی کە منەظەمەی ئیرهابی ئەنجامی دەدەن وەکو نظامی ئەساسی محکەمەی جینایی پێمان دەڵێ دائیمەن تاوانەکە بە تاوانێک تەکیف دەکرێت. ئیما جینۆسایدە، ئیما تاوانی دژ بە مرۆڤایەتین کە 11 تاوان لە خۆ دەگرن و ئیما تاوانەکانی جەنگن و لەسەر مستەوایەکی بەرز جانی کەسێکی ئیرهابیە.
جانی لەبەر ئەوەی خۆی کەسێکی ئیرهابیە بۆیە دەکرێتن عملیەکە بە عملیەیەکی ئیرهابی بەڵام تەکیفکردنی جەریمەکە بە جەریمەیەکی نێودەوڵەتیەوەکو لە محاکمە دەوڵیەکانی زۆربەی وڵاتان تەکیف دەکرێتن. بۆ نمونە تەنها تایبەت بە ژنان ئەوانەی کە دیفاعیان لە ژنان کرد لەو تاوانەوە ئیشارەتیان بەوەدا کە قوربانی یەکەم لە ناو جینۆسایدی ئێزیدیەکان ژنانن بەڕاستی زۆر زۆر جێگای دڵخۆشی ئێمە بوو زۆر جێگای تەقدیرە بەڵێ قوربانی یەکەمی تاوانەکان ژنانن. ژنانی کوردی ئێزیدی ڕوبەڕووی زیاتر لە 5 تاوان لە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی بووینەوە ڕوبەڕووی ئیسترقاق بووینەوە کە بە پێی مادەی 7 بڕگەی 2 جیم لە نظامی ئەساسی محکمەی جینایی دەولی پێمان دەڵێ کڕین و فرۆشتنی ئافرەت و منداڵ وەکو کاڵە جەریمەی ئیسترقاقە عبودیەتەوە عبودیەت بەشێکە لە جەرائیمی ضد الئینسانیە. فقرە 2 پێمان دەڵێ اختصابی ئافرەتان بە شێوەیەکی زۆرم لێ بە هەر شێوەیەک بێتن جەرائیم ضد الئینسانیە بە پێی مادەی 7 لە نظامی ئەساسی محکمەی جینایی دەولی. فقرە 2 واو پێمان دەڵێ ئەلیستعباد جنسی بە عەبدکردنی مەسائلی جنسی واتە ناچاری بکەی کە ممارەسەی جنست لەگەڵ بکاتن ئەو ئیستعبادی جنسی پێ دەڵێن ئەویشیان جۆرێکە لە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتی کە لە دژی کوردانی ئێزیدی ئەنجام دراوە. فقرە 2 زاء پێمان دەڵێ ئەلئیکراه عەلە البەغا بەڵێ ئیکراه کران لەسەر بەغا ئیشکڕین و فرۆشتنیان پێکرا حدودی وڵاتی بڕیکڕین و فرۆشتنەکەیان گەیشتن چەند وڵاتی دیکە وەکو کاڵا معاملەیان پێکرا ئەویشیان بەشێکە لە تاوانی دژ بە مرۆڤایەتی. فقرە 2 واو پێمان دەڵێ الحمل القسری إكراه المرأة على الحمل قصرا بلى إكراه كراوة كحملي ببيتن وإستاش همو من دالكانيان ليرانا وكو شادي خانم إشارتي بيدا كجورترين كشي عراق تاكو استعدادي نبوا أو كشي سار السربكاتن برزان أوي بيوسبو بقربو كرنوا ومسؤوليتي دولتي عراق مسؤوليتێکی زۆر گەورەیە چونکە وشەی قەرەبووکردنەوە 3 خاڵ لە خۆ دەگرێ بە پێی قانونی دەولی. یەکەمیان تەرزیەیە واتە دەبێ اعتیزار بێنیەوە بەڵێ ئەمن مەسئول بووم لە دابینکردنی ئەمن بۆ تۆ بەڵام نەمتوانی بۆیە اعتیزار دێنمەوە کە ئەو تاوانانە لە دژی تۆ ئەنجام درا. ئەو مەسئولیەتی مؤسساتی دەستوریە لە حکومەتی عێراقی فیدرال. خاڵی دووەمیان مەسەلەی قەرەبووکردنەوەی مادی و معنەویە زەرەری مادی و معنەوی هەردووکی دەبێ قەرەبوو بکرێتەوە. خاڵی سێمیان پێی دەگوترە ڕەد الحقوق جێرانەوەی حەقەکان. یەکێک لەو حەقانەی کە پێویستە بجێردرێتەوە شادی خان ئیشارەتی پێدا کوتی دابینکردنی ڕەگەزنامە بۆ ئەو منداڵانەی کە ئێستا بە زۆر دروست کراون وەداکەکە ناتوانێت بەڕێز دکتۆرە ڤاڵە بەڕێز دکتۆرە ڤاڵە کاتی زۆرمان پێدایە بە گوێرەی مادەی 88 بۆت هەیە 2 دقە قسە بکەی ماشەڵڵا 10 دقە قسە کرد. زۆر زەڕورە دقەیەکی کەمان بدەنێ بۆی قەنەعەتی تەواو دروست بفەرمون. چێ مولزەمە بە پێدانی جنسیە وەکو ڕەدی حقوق بۆ ئەو منداڵانە بێگومان حکومەتی عێراقی فیدرال مولزەمە. وشەی کوشتار لا بدرێتن هیچ کێشەیەک نییە گەر وشەی کوشتار لا بدرێتن تەنها ئەوەی کە بمینێتەوە. گوترا جەریمەکە تەنها لە ناوچە کوردستانیەکان نەکراوە بەڵکو لە شوێنی تریش جەریمەکە خۆی مووقعەکەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە بەڵام بەکڕین و بە فرۆشتن بردووتە بۆ شوێنێکی کە ئەوە هیچ تەسیریەک لە ناوەڕۆکی جەریمەکە ناکات. وەتەئیدی سەرچنار خانم دەکەم بۆی کە دامەزراوە دەستوریەکان شوێنی دەسەڵاتە دەستوریەکان بگرێتەوە. زۆر سوپاست دەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڵام ڕوونکردنەوەکان پێویست بوون. سپاس بۆ بەڕێز وەزیری هەرێم ماندوومان کردی دەست فەرمون لیژنەی تایبەتمەند سەرەتا لە لیژنەی شەهیدانەوە با دەست پێ بکەین. زۆر سپاس حقت تێبینی و پێشنیارەکانی ئەندامانی بەڕێزی پەرلەمان بە هەند وەردەگیرێ. ئێمە وەکو لیژنەی یاسایی و لیژنەی شەهیدان کاری لەسەر دەکەین و تەواوی ئەو پێشنیازانە دراسە دەکەین و ئێستاش بەڕاستی پشتیوانی دەقی راپۆرتی خۆمان وەکو لیژنەی شەهیدان و لیژنەی یاسایی دەکەین و تەواوی ئەو پێشنیازانە تاوتوێ دەکەین بە هاوبەشی لەگەڵ لیژنەی یاسایی. زۆر سپاس سەرۆکی پەرلەمان. بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس. فەرمون لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ژمارەکە پرسیاران ئاراستەی لیژنە یاسایی هاتنەکردن
هەندێک شوان بەرسەفدەن ji ber ku taybet hatîne arastekirin bu lejna yasayî şwan dîsan behs hende hatekirin ka haya Parlemanê Kurdistanê desthilat heye biryarê bidet yan yasayekê derbê xit ku atharê twê hikûmeta îtihadî pê mulzem bid dîsa divegerînê behskeyin ku made feqre dû ji made 132 ji distûrê Iraqê madeyekê wazih e û em çên wekû Parlemanê Kurdistanê her wisa wekû hikûmeta Encûmenê Wezîran jî desthilatê herêmê şirokê qanûnî veçên îstînadê li ser vî madeyî bikin û pê mulzem bikin ku atharê di van biryar û yasan cêbecê bikin. Mesela desthilatê دينامة كيشانين بين بدل كيران مؤسسات دستور عراقي بخوجي اعتماده كي صريح دا إشارات بيدا دستور كي ملزمة الهمي عراقي بفرق جداهي لريما كردستان جيكو كار بيتتا كيران وملزمة جبر هندي ديسان وديارين استنادا مال سروي مادة 132 زور سپاس بەڵێ فەرموون بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەوەی ئێمە وەکو لیژنەی کاروباری یاسایی و بە هاوەشی لەگەڵ لیژنەی شەهیدان تێبینیمان کرد بە حکمیەوەی ئێمە کۆمەلگایەکی ئیسلامین و زیاتر لەسەر ڕێکخراوی تیرۆریستی و دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام گرفت دروست بوو بۆ ئەو مەبەستە ئێمە لە دەستەی سەرۆکایەتی هەردوو لیژنا بڕیارماندا بەو شێوازەی لێ بکەین کە ئێستا دەیخوێنینەوە ڕێکخراوی تیرۆریستی بەناو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام کەوانە داعش بۆی ئەو گرفتە چارەسەر بێت و زۆربەی ئەندامە بەڕێزەکان گرفتیان هەبوو لەوەی کە ناوی تەنها وشەی ناو دەخینە بەردەم دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام و دواتریش لە ناو کەوانە داعش و ئەو گرفتە چارەسەر دەبێت پێمان وایە سوپاس بۆ بەڕێستە باشە زۆر سوپاس قسەتان نییە بە ڕێزان ئەندامان لیژنە تایبەتمەندەکە لیژنەی یاسایی فەرموون مادەی دوای ئەوە فەرموون بە ڕێز سەرۆکی لیژنەی قانونی دووەم بەم شێوازەیە سێی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدەکان دەناسرێت کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسرا و بە داعش ئەنجام دراوە فەرموون بە ڕێزان ئەندامانی پەرلەمان هەر بە ڕێزێک دەیەوێت گفتوگۆ بکا سەبارەت بە مادەی دووەم پارتی و ئەم بە ڕێزانە دەست بەرزکەنەوە ناوتان نەنووسراوە کاک ئەبوبەکر کاک سیروان بەدرێ خان فاتمە خان ئەوە چێ
کاک کازم کاک بەڵێن ڕۆژان خان شیرین خان کاک لوقمان ببورن شیرین خان دکتۆرە شایان گولستان خان کاک بەهمەن کاک چیا کاک سەروان نەنجەخان کاک ئێڤیدار مەمە سکەندەر کاک نزار دەسم هەڵبڕی بوو بەڵام بەداخۆزانم هەمووی ئەوتری آخر کەسی چی بێنە بەس پشتیوانی بووە بە پشتیوانی دەربڕێ سەرەتا دەست بەرز کردبووە کاک ئێڤیدار فەرموون سپاس سەرۆکی پەرلەمانی کوردستان مادەی دووەم سێی ئاب بە ڕۆژی کومەلکوژی جینۆساید ئێزدیەکان دەناسرێت کە لەلەن ڕێکخراوی تروسی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسرا و بە داعش ئەنجام درراوە ئەمە تەنیا ڕۆژەکە دەستنیشان کراوە کە ئەم ڕۆژە احتیفالەکە کرێتن لەوەتەی ئێمە هەین مەسەلەن یادی ئەم فالەکان کراوە ئەم فالەکانی بارزانیان حەلەبچە گەرمیان نەوە بە دوایینەوە دەزانێت چی ڕووی داوە بەسەری ئەو ملەتە چی بەسەر هاتووە چۆن ڕووی داوە چی ڕووی داوە و دەزانێت عێراق دەوڵەتێک بووە کوردی کوشتووە بۆی ئەم بابەتە زیاتر ئەکادمی بکرێتن پێمان باشە مەسلەی کوردانی ئێزدی و ئەوانی دیکەش ببێتە داخلی بکرێت لە منهەجی خوێندن لە هەرێمی کوردستان هەموو نەوەکان کە هەستان بە ئەکادمی بزانن چی ڕووی داوە چۆن ڕووی داوە لێرە لەگەڵەوەی تر دەوڵەمەند بکرێتن کولیەک بکرێتەوە بەی جینوساید خەڵک فێر بکەیت بنێتە دەرەوە لە شەرق ئەوسەط هەموو دنیا فێر ببێتن کە جینوساید چییە لێرە لە کوردستانەوە دەستی پێ کردووە و لێرەش بە خەڵک بگەینێت مهم پێمان باشە داخلی منهەجی خوێندن بکرێتن ئەمەی کراوە بەرامبەر کوردانی ئێزدی لە شنگال زۆر سپاس کاک بەهمەن فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان طبعا دیاریکردنی ئەم ڕۆژە تعویزێکی معنەوی باشە بۆ خوشکۆبرایانی ئێزیدی بەڵام من لێرە ڕوونکردنەوەیەکمێ ڕاستی ئێمە ئەو جینۆساید و تاوانی جەنگ و ئەوانەی بەرامبەر میلەتەکەمان کراوە لە هەموو ئەو ساڵە جیاوازانە هەمویان کەوتونەتە مانگەکانی سەرەتای سێ بۆ کۆتایی هەشت بۆیە من پێشنیارەکەم بەڕاستی ئێمە هەر یاد زیادەکەین یعنی بە بڕیاری پەرلەمان بە پرۆژە بڕیار و پرۆژە یاسا هەر یادەکان زیادەکەین ئێستا شوای لێ هاتووە بەڕاستی یادەکان نەک هەر کرچ و کاڵبوونەتەوە هەر یادێک لە ناوچەیەک یادەکرێتەوە هەر ئەو ناوچەیەش ئاگای لێ بێ ینی بۆ نمونە ئێستا تۆ لە گەرمیان یادی ئەنفالەکەی بەس گەرمیانەکان زیاتر محتەمن پێی یان لە هەڵەبجە یادی هەڵەبجە ئەەکەی ئێستا هەڵەبجە باشترە لە جێگەکانی تر کە 5 قەوەستان هەیە لە سەجادەکان لە هەموو کوردستان یادی بارزانەکانەکەی لە منتەقەی بارزان ئەو خەڵکە ئاگای لێ سێ و سێنانە بادینانە نامێناوەکان هەمووی بڵێن بەڵام بەڕاستی دەکرێت ئێمە لەم خولەی پەرلەمان ئەم یادانە کۆبکەینەوە بەڕاستی ئەوەی کە بریتە لە جینۆساید و تاوانی جەنگ ڕۆژێک لە نێوان ئەو مانگانە دیاری بکەین بیکەینە ڕۆژی ماتەمی نیشتیمانی ئەم ڕۆژی ماتەمی نیشتیمانیە بکرێتە ئەم ڕۆژە یاد بکرێتەوە و لە هەموو دام و دەستگاکانی حکوومەت بە تایبەتی قوتابخانە و زانکۆکان و تەنانەت مزگەوتەکانیش لە خوتبەی جومعە ئەم ڕۆژە یاد بکرێتەوە و بۆ ئەوەی نەوە لە دوایینەوە ڕابێ لەسەرەوە و فێر بێ کە میلەتەکەی چی بەسەر هاتووە و چی بەبەرامبەر کراوە ناکرێ ئەم یادانە بە کرچ و کاڵی بەڕاستی و ئەکرێتیش ئەمەی لەبەرەوەی پرۆژە بڕیار و پرۆژە یاسای بۆ دەرچووە ئەمانە هەرێکێک لە ناوچەکانی خۆشی بە شێوازی بچووکتر یادی بکەنەوە بەڵام ڕۆژێکی نیشتیمانی جینۆسایدکردنی گەلی کورد هەبێ بۆ ئەوەی ئەم یادا بە گەورەتر پیشان بدرێ وەکو ئەوەی کە بینیومانە ئێستا لە دنیا جوولەکەکان هۆلۆکۆستیان ئەوەندە گەورە کردووەتەوە بەهۆی ئەو یادکردنەوانەیان کە بە ڕۆژێکی نیشتیمانی ماتەمی نیشتیمانی دیاریان کردو بۆیە من پێشنیارەکەم کە ئەگەر لە دوای ئەم پرۆژە یاسایش بێ لیژنەی یاسایی و لیژنەی شەهیدان کار بکەین لەسەرەوەی کە ڕۆژی ماتەمی نیشتیمانی دیاری بکەین کە ڕۆژی جینۆسایدکردنی گەلی کورد و تاوانی جەنگیە بەرامبەر بە گەلی کوردستان زۆر سپاس زۆر سپاس ڕۆژان خان فەرموون بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان
دووەم لە پێشنیازی بڕیارەکە لە یاسادا پێویست بە شەرح و دووبارە ناکات پێم وایە پێشنیار دەکەم بەم شێوەی لێبێت سی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید یەزیدیەکان دەناسرێت بڕگەی بەشی دووەمی لا ببرێت چونکە لە یەکەم و لە هۆیەکانی دەرچواندنیشدا باز کراوە ئەما بێ بە دووبارە و وەکو شەرحێکی ژوایە سوپاس. بەڵێ شیرین ئەمین فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ خاڵی دووەم پێشنیاز دەکەم سێی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید ئێزیدیەکان دەناسرێت کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعش بە ناو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ئەنجام دراوە. زۆر سوپاس. فەرموون بەدرێخان نەدنووسیوە. بەڵێ فەرموو کاک سیروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بڕگەی لە مادەی دووهەمە من یەکسەریە مەسەر پێشنیارەکەم بەڵام بە نهێنانەوەی دوو نمونە یەکەمیان هۆلۆکۆست کە باسی مادەکە ئەکا لە دەستورا نووسراوە هۆلۆکۆست لە چ ڕۆژێک و مانێک و ساڵێکە بۆی هەموو کەسێ بگەڕێتەوە بۆ ئەو ڕۆژە و نووسراوە بە دەقیقی نزیکەی 6 ملیۆن هاوڵاتی یەهودی و غەجەر بە دەستی نازیەکان و هاوکارەکانی لە ناوچوون. هەروەها کە باسی هەڵەبجەی شەهید دەکەین یەکسەر بیرمانەکەوێتەوە و باسیش کراوە کە لە ڕۆژ و مانگ و ساڵەکەیە 5,000 هاوڵاتی بوونە قوربانی و شەهید کەواتە لێرە من پێم وایە ئەبێ وای لێبێت کە لە سێی ئابی 2004دا دەکرێت ڕۆژی سێی ئابی 2004 دەکرێتە چواردە ببوورە دەکرێتە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعش ئەنجام دراوە هەتا دوایی و هەروەها ئەبێ بە دوواداچوون بکرێت بزانین هەتا ئەم ساتە نزیکەی چەند هەزار قوربانیمان داوە بۆ ئەوی کە وەکو دۆکۆمنتێک بمێنێتەوە کە یەکێکی بێگانە هەر کەسێک سەیری ئەم یاسایە ئەکا وەکو هۆلۆکۆست وەکو هەڵەبجەی شەهید وەکو هەموو تاوانێکی تر و زیاتر سەیری بکە لەبەرەوە ئەبێ دەقیق بین لەوەیە. زۆر سپاس. فەرموون گوڵستان خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من بۆ ئەم خاڵیان پێشنیارەکەم سێ ئابی 2014 بە ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان دەناسرێت ساڵێک ئەم یادە بە شکۆ بەرز ڕاگیرێت ئەوەی ڕێکخراوی داعشەکە دووبارێت چکە لێکەمە ناسێنراوە. بەڵێ زۆر سپاس. کاک لوقمان فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان بۆ چوونم هەیە مادەی دووەم سێی ئابی هەموو ساڵێک بە ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان دەناسرێت پێویست ناکات جارێشتر ناوی ڕێکخراوی بەناو دەوڵەتی ئیسلامی دووبارە بکرێتەوە کە لە مادەی یەکەم هاتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. فەرموون کاکچیا. زۆر سپاس سەرۆکە پەرلەمانی مادە دوێ من پێ باش بێ سێی ئابی هەموو ساڵێک بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان دەناسرێت لەلایەن vێرەجە پشێکی فرستە زۆر درێژە ڕێکخراوی تروریستی هاتە دەوڵەتی ئیسلامی هاتە و عێراق و شام هاتە و داعش هاتە من پێ باشە جوواکی نیڤ دەوڵەتی و کۆمەلگایەدا هەر UN دا بە ئایسس تێتە مەشهورە ئایسس ئەم احتیاج ناکات ئەم داعش تەرجمە بکەن دەوڵەت الئیسلامیە ئەگەر ئەم vê دەوڵەتە ئیسلامیە بکاربین احتمالە وەکو ڕێزگرتنێکی بۆ هەموو دەوڵەتی ئیسلامی من پێ باشە تەنها کەلیمە داعش بێتە کارن بێکار ئینادن و چونکی دێ جوواکی نیڤ دەوڵەتی هەر ئایسس معروفە. زۆر سپاس. بەڵێ فەرموون کاک نزار. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی من مەبەستمە بیڵێم لە مادەی دووەم دەڵێ سەی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان دەناسرێ کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلام لە عێراق و شام بە داعش ئەنجام بدرێ مەبەستی من لێرە بە داعش ئەنجام بدرێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێزیدیەکان لەلایەن داعشەوە کۆمەڵکوژ کراون کە جاری 73مین فەرمانی لە ناوبردنیان بوو واتە 72 جاری تر کۆمەڵکوژ کراون بەڵام لەلایەن داعشەوە نەبوو. لە ساڵانی هەشتاکانیشەوە چەندین هەڵمەتی لە ناوبردنی کوردانی فەیلی و بارزانی و دواتر گەرمیان و دەڤەری خۆشناوەتی بەڕێوەچوو هەروەها کیمیابارانکردنی
چەندین ناوچەی کوردستان کە بە هەزارەهان ڕۆڵەی کوردیان بوونە قوربانی لێرەدا ئەوەی من دەمەوێ بڵێم ئەوەیە کە داعش جینۆسایدی ئێزدیەکانی نەکرد بەڵکو هەمان ئەو حەقلیەتەوە شۆڤینیەی پێشووتر بوو کە وا بیریان کردوتەوە بۆیە من مەبەستمە بە داعش ئەنجام درراوە لێرەوە مەبەستم بوو سپاس فەرمون کاگە بووبەکر بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم باشە مادەی دووەم بکرێت بە دوو خاڵ ئەم دقی ئێستا خاڵ یەکەم بێوەکو خۆی بمێنێتەوە بڕگەی دووەم بۆ ئەوەی ناوڕۆک یەک بێ و ئەم بڕیارە جێبەجێ بکرێ و قورسایی هەبێ بڵێن لە کاتی دانان و مناقەشەکردنی بودجەی ساڵانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە پێداویستیەکانی جێبەجێکردنی ئەم بڕیارە لە دابینکردنی بودجە بۆ چالاکە جۆر بە جۆرەکان جێگەی بکرێتەوانێت لە بودجەدا زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. شیرین یونس فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش بە هەمان شێوەیە هاوڕێکانم سیئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی یەزیدیەکان دەناسرێت پێم وایە ئەوەندە بەسە. بەڵێ زۆر سپاس. دکتۆرە شایان فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیار دەکەم خاڵی دووەم بەم شێوەی لێ بکرێت سێی ئابی هەموو ساڵێک بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید لا ببرێ ئێزیدیەکان بناسرێن یا دەناسرێت ئەوی دیکە لا ببرێ بەس تەنها داواکارم ئایا ئەگەر جینۆساید لا ببرێ هیچ کێشە دروست دەکات لە سەنگی مادەکە سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک هاوڕێ فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا پێم خۆش بوو سپاس بۆ ئێوە کە بارکی خۆتان هەستان لە سەرەتای جەلسا وەکو ڕێزێک بۆ ئەو شەهیدانی کە شەوی ڕابردوو لە کفری و کەلار لە گەرمیان شەهید بوون پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی کەس و کارەکانەکەم داواکارم لە خوای گەورە سەبووریان بداتەوە ڕاستیەکەی بۆ بڕگەی دووەم کە زۆر لە هەواڵان لە هاوڕێیانم پێم وابێ ئاماژیان پێدا پێم باشە بەم شێوازە بێت سێی ئابی هەموو ساڵێک بە ڕۆژی کۆمەڵکوژی یەزیدیەکان بناسرێت لەبەرەوەی پێویست بۆ تەفاسیلە ناکا کە لە بڕگەی یەکەم باس کراوە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراوە بە داعش ینی وەکو ئەوی لێ هاتووە بڵێ 5 خاڵم بۆ بژمێرە و باسێکی کام بکە لەبەرەوەی لە هەموو خاڵەکان ئەم بڕگەیە دووبارە کراوەتەوە هەرچەندە لە بڕگەی یەکەم کاکسۆران عومەر پێم وابێ لەگەڵ هەندێک لە برادران خاڵێکیان وروژان من پێشتر بەبەستم و باسی بکەم ئەوەی کە دکتۆرە ڤالا ڕوونکردنەوەی لێسەریدا یعنی پێویست ناکە ئێمە بۆ شێوازە دان بە دەوڵەتی ئیسلامی عێراق و شام بنین ئەمە داخوازی ئەوان بووە ئەوان هاتوون بەڵێن بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێستاش لە بڕگەی دووەم باس کراوە ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام دووبارە ناوی هاتووەتەوە یعنی لە هەموو بڕگەکان ناوی هاتووە لە زۆربەی بڕگەکان بۆ پێویست نییە ئێمە بەو شێوازە دانی پێ بنین پێم وایە ئێمە وەکو پەرلەمان کە شوێنێکی موئەساساتە یعنی ناکرێ ئێمە شەقام ئێمە ئاراستە بکە ئەم زمانی کە کوردکراوەکەی داعش بە داعش بڵاوی کردووە لە ناو خەڵکە ئەمە شەقام ئەم وشەی بەکارهێناوە و ڕاگەیاندنەکانیشان دێجار یعنی من پێم وایە حەقە ئێمە وشەیەکی بەدیلی ئەم وشە بدۆزینەوە بۆی بتوانین ئەم وشە بەکارنێنین کە داخوازی داعش خۆی بووە و ئێمە لێرە بتوانین لە یاسایەکە بیندانیان پێ بنین زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. مەم ئەسکەندەر فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان دەستنیشانکردنی سێی ئاب وەک ڕۆژی ژینۆسایدی ئێزدیەکان ڕۆژێکی تر لە دڵگیرانی و خەمناکی گەلەکەمان زیاد دەبێتن کە مێژووی ئێمە پڕە لە ڕۆژانی وەکو ئەمە بەش بە حاڵی خۆمەک و تاکێک وەکو کوردێک شانازی دەگەم کە لەم جەلسەیەدا باسی بابەتێکی وا دەگەین ئەمە پشتگیریەکی ئەگەر چ نەبیت معنەویە کە دوای ئەوە ڕەنگە پشتگیریەکی مادیشی بە دوای دەبێت بۆ قەرەبووکردنەوەی خوشک و برا ئێزیدیەکان قسەکانم زۆر کران ڕوونکردنەوە دەرا لەلایەن جەنابی وەزیر دکتۆرە ڤالا و هاوڕێیان بەڵام ئەوەی کە بەبووچوونی من پێویستە لا ببرێت ڕێکخراوەکەیە نەک دەوڵەتەکەیە بوو چونکە ناوی دەوڵەتی ئیسلامە لە عێراق و شام دەوڵەت و ڕێکخراو دوشتی لەیەک جیاوازن دەوڵەت زۆر گەورەترە ئەمانە سوپایان هەبوو جبەخانەیان هەبوو
ئابوورەیەکی بەهێزیان هەبوو ناوچەیەکی جۆرافی بەرفراوانیان لەدەست دەبوو پێم وایە ئەگەر هێزی ڕوش ئەوانە بووایە ئێستا ئەگەر هەموو دەوڵەتی مسلمانیش نەگیردبان زۆربەی هەرە زوری دەوڵەتە مسلمانەکان ئێستا داعش حکمیان تێدا دەکرد بووە بیرهێنانەوەی برادەران دوای هاتنی داعش و بەرفراوانبوونیان لە سووریا و ناوچەسونیەکان لە عێراق کنفرانسێک لە ئیستانبول کرا هەموو زانەکانی مسلمان لەوێ کوبوون یەک زاناش ئامادە نەبوو بڵێت ئەمە ڕێکخراوێکی تیرۆریستیە یەک زانا یە من زۆر متابعەم کرد زۆر لەسەر ڕاستام لە یەک زانام گوێبیستی ئەوەم نەبووم بڵێتن ئەمە ڕێکخراوێکی تیرۆریستیە گوتیان ناتوانین بڵێن ئەمانە تیرۆریستن بوو چونکە دەوڵەتێکی ئیسلامیە و بەپێی هەموو ئەو ڕاپرسیانەی کە ماڵپەرە ئەلکترۆنیەکان و تووری ئیعلامی لە ناو دەوڵەتانی مسلماندا کراوە خەلک لە ناو دەوڵەتی مسلماندا تەئیدی ئەو حکمەیان کردووە کە داعش ئەیکەن بەڕاستی بۆیە ئەمە ناوی خۆیانە و کە جنابی دکتۆرە ڤاڵا ئاماژەی پێگرت بوو ئێمە قبولمانە بڵێن داعش بەس قبولمان نییە بڵێن دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام خۆ داعش کوردکراوەی ئەو ناوەیە بەڵێ سپاس بەڵێ زۆر سپاس کاک دکتۆر کازم فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیازەی من هەم بوو لەلایەن هەندێک ئەندامانی بەڕێزەوە باس کرا و پشتگیریش کرا زۆر سپاس بەڵێ بەڕێز کاک سەروان فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان من دروست هاوڕایی پێشنیارەکەی کاک بەهمەنم بەڕاستی کە ڕۆژێکی نیشتیمانی زەرورە بۆ ملەتی ئێمە هەبێت ئەوەی تریش سەی ئاب لە بڵێن مادەی دووەم سەی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید ئێزیدیەکان دەناسرێت کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعش بە ناو دەوڵەتی ئیسلامی خۆ کەس ئەگەر بگوترێت داعش هەمومان هاوڕان لەسەرەوەی کە ناوی خۆیانە ئەوە دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام بوون نەمە ناتوانین ناویان بنێن دەوڵەتێکی تر دروست هاوڕان بوو ئەوە مانی ناوەکەی ئەوان بە ناوی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام بەڵام بە ناوەکە لەوێش ئیزافە بکرێت کەسمان لەگەڵ ئەوە نین ناوەکە بسڕدرێتەوە ناوەکەی وە خۆیان بهێڵدرێتەوە چونکە ناسناوی ئەوان و ناوی ئەوان ئەو بووە بەڵام ئەوان ناویان لە خۆیان ناوە دەوڵەتی ئیسلامی نەک جیهان ناوی لە ئەوان نابێت بۆیە بە ناوەکە لەوێش ئیزافە بکرێت زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە پشتیوانی لەوەکەم کە سەی ئابی هەموو ساڵێک بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی یەزیدیەکان دەناسێنرێ بەڵام ئەو تێبینێ زۆر دقیقە لەوەی کە چۆن ئێمە باسیەوەکەین 8,000 بارزانی 1970,000 ئەنفال 5,000 شەیدی مەسەلەن کیمیابارانی هەڵەبجا لێرە ئەو عەدەدا دوای لێکۆڵینەوە و توێژینەوەیەکی ورد لەسەری بتوانین ئیشارەت بۆ بین کە ژمارەی ئەو قوربانیانەی کە لەم جینۆسایدا بوون چەنەیە ئەوە زۆر گرنگە ئیشی لەسەر بکرێت دوو ئەوەی کە پەیوەندی بە ناوەکەەوە هێناوی ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام دوایەوەی کە جەنابی وەزیر بەڕێز دکتۆرە ڤالا بە تەواوی شەرحی کرد ینی پێویستەکە مادام لەسەر ئاستی نێودەوڵەتی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی عالەم و ناوی خۆشیان هەر بەو شێوازە بووە لەبەرەوە پێویستەکە کە وەک خۆی بمێنێتەوە بەڵام ئەوەی کە ناسراو بە داعش وشەی ناسراوەکە لا ببرێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس بەڕێز دکتۆر محەدین فەرموون سپاس سەرۆکی پەرلەمان ئەوەی لە بڕگەی دوو دەهاتیە دقەکەی وایە سێ ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان دەناسرێت پێم وایە دەناسرێت ناکرێت دەکرێت وای لێبێ سێ ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکان دیاری دەکرێت تحدید لەگەر ئەوەکە لەگەر عنوانەکەی سەرەوە لێک جیاوازە لێرە گەر برێن دەناسێت یعنی يعرف بەڵام ئەوی تریان تحدیدە ئێمە تحدیدی ڕۆژێک دەکەن بۆ کۆمەڵکوژیەکە زۆر سپاس زۆر سپاس لەنجەخان فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان بە شێوەیەکی گشتی پێشنیازەکە زۆر پوختە دەستخۆشی لە هەموو لایەک دەکەین لە هەموو بڕگەکان پێشنیار دەکەین لە پێشی وشەی کۆمەڵکوژی لە ناو دوو کەوان جینۆساید وشەی تاوان دابندرێ لەبەر ئەوەی کۆمەڵکوژی جینۆساید تاوانە هەروەها پاڵپشتی
بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان دەکەین کە بە پێی دەستور زۆر گرنگە قەرەبووکردنەوە لەسەر عێراقی فیدرال بی و هەم لە بەرژەوەندی کەس و کاری قوربانیەکاندایە. بەڕێز لەنجەخان بەڕێزت نابێ پشتگیری وەزیر بکەی دەبێت پشتگیری پەرلەمانتار بکەی. ئەوە دووەم جارە و ئەمە پەیوەندی بەو بڕگەیەوە نییە؟ بەێ ببورن فەرمونون داوای لێبوردن دەکەم بەڵام من بە حکمی ئەوەی کەوا ینی دەزانین قازان جیوانە قەرەبووکردنەوەکە لە عێراق بی تەنها پێشنیارەکە تەئیدی دەکەم یاسای نێودەوڵەتی جینۆسایت یەک کۆمەڵ بابەت لە خۆی دەگرێتەوە ئەوەی ئەو بەڕێزانە کە لە پەرۆشیەوە باسی ئافرەت و منداڵ و ئەو تاوانانەی داعش کردیتی هەمووی کە باسی جینۆسایت دەکەی هەمووی تۆماتیچیان دەگریتەوە. پاڵپشتی لە بەڕێز کاک بەهمەند دەکەم بۆ ئەوەی لە قۆناغی داهاتوو یان لە ماوەی داهاتوو لێژنە پەیوەندیدارەکان کار بۆ ڕۆژێکی تایبەت بە جینۆسایدی دژ بەگەلی کورد بکەن و سوپاس لۆ هەموو لایەک. بەڵێ سوپاس بۆ تۆش کاک زکری فەرمونون. بەڕێز سەرۆکۆ پەرلەمانی مادێ 2 سێئاب بە ڕۆژی کومەڵکوژی جینوساید ئێزیدیەکان دەناسرێت کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلام لە عێراق و شام ناسراو بە داعش ئەنجام درراوە. ئەس پێشنیار دەکەم هوو بێتە نوویسین سێئاب بە ڕۆژی کومەڵکوژی جینوساید ئێزیدیەکان و هەموو ئەو کەسانەی دانیشتووی ناوچەی دەروەی هەرێمن ئەوە ئیزافە بکرێت کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلام لە عێراق و داعش پێشنیار دکەم ئەوە لێ بێتە بکردن بۆندێ پشتگیریە مامۆستا ڕوژانێ دکەم. بەڵێ زۆر سوپاس کاک ڕۆمیۆ فەرمونون. بەڵێ زۆر سپاس بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان ئێمە وەکو کەلدووە شووریەکان دوای ئەوەی پژگیری تەواومان بۆ خوشک و برایەنی ئێزدیەکان دەردەبڕین بۆ ئەوەی ڕۆژێکی تایبەت بە جینۆسایدکردنیان لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعشەوە کراوە دوای هاتنوان و داگیرکردنی مۆسڵ و داگیرکردنی شنگال لە 3 ئابی 2014ەوە ئەوەی ئێمەوا تێدەگەین کە خوشک و برایەزیەکان و کەلدەوە شووریەکان وەکو دوو نەتەوەی بچووک بە تایبەتی لە دەشتی نینەوە ئەو دوو نەتەوانە زیاتر تەسحیە و یاخود زیاتر وەکو دوو نەتەوەی بچووک گەورەترین تەسحیەیان داوە گەورەترین قوربانیان داوە. بۆیە ئێمە پێمان وایە ناکرێت بۆ نمونە هەندێک لە خوشک و برایان کە باس لەوە دەکەن ڕۆژێکی تایبەت بە جینۆسایدکردنی گەلی کورد من پێم وایە ئەبێ ئەم خوشک و برا بەڕێزانە زیاتر لە ئێمەمانان باسی پێکاتەکانی تر کە بە فعلی تا ئێستا ئەوەی بە گوێرەی ئاخرین معلوم زانیاری ئێمە زیاتر بە سەدان لە خوشک و برایانی ئێمە ژن و پیر و پەککەوتە و مناڵ لەژێر کۆنتترۆلی داعشدان لە دەرەوەی شاری ڕقا و لە هەندێک لە شوێنانەی کە تا ئێستاش لەژێر کۆنتترۆلی داعشدان ناکرێت. ئێمە زۆر جاران فال کراوین زۆر جار ببورن زۆر جار قەتل و عام کراوین. یەکەمین تەجروبەی جێشی عێراقی لە ساڵی 1933 قەتل و عامی ئاشووریەکان بووە لە دەڤەری سێمێل. من لە کاتی نووسینەوەی ڕەشنووسی دەسووری هەرێمی کوردستانیش باسی ئەوەم کردووە کە یاخودیان هەموو ئەو پێکاتانەی کە تووشی جینۆساید و قەتل و عام و زوڵمی گەورە کراون ئەبێ لەو ڕەشنووسە ناویان بهێت و باز بکرێن یاخود بە شێوەیەکی گشتی بڵێن هەموو خەڵکی کوردستان. جا بۆیە من پێم وایە ئەم پەرلەمانە بەڕێزا پشتگیری و پاڵپشتی گەلی ئێمەش بێ بۆ ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان ئێمەش وەکو کەلدۆ ئاشووریەکان قەتل و عام کراوی زوڵمێکی گەورەمان لێ کراوە بەڕاستی شوێنێکمان هەبێ یاخود ڕۆژمێکمان هەبێ بۆ ئەوەی بە شێوەیەکی فەرمی ئێمە باسی ئەو ڕۆژە بکەین و پیشانی نەوەی خۆمان بدەین لە هەموو دنیادا کە ئێمە چ قەتل و عام و چ زوڵمێکی گەورە بەسەر ئێمە کراوە. بەڵێ زۆر سپاس
هەڵەسخان فەرموو. بەڕێز سەرۆکە پەرلەمانی تێبینیەک من هەبوو یەکەم کەس بووین مە دەستە خۆ بلند کرد بووینە ئاخر کەس بەرەندێ هەمی پێشینیارت من هاتنە پێشکەشکردن جارەکە دیوە ئاگە هەل ویلای هەبتن خراپڕینە سەرکەفتی بن ئینشاءڵڵا. زۆر سوپاس ناوەکەمان غەڵەت کردبوو بەدرێخانمان نووسی بوو لە ئەخیرا تۆمان نووسی ببوورە. ئێستا فەرمونون بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لە ماوەی 2 دقە ئەگەر تێبین یەکتان هەیە فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ماوەی چەند سانیە کتێبینیەکەی خۆمان دەدەین و تعویزی دەقەکە دەکەینەوە ئینشاءڵڵا. بابەتەی کە تحدید کرا ئایا ژمارەکان تحدید بکەین وەکو ئەوەی هەڵەبجە وەکو ئەوەی ئەنفال لێرانە تاکو ئێستا چ ڕێکخراوەکان لەسەر مستەوای دەولی چه حکومەتیش کەلیژنەیەکی تایبەتمەندی هەیە بۆ ئەو بابەتە نەگەیشتونەتە کۆتایی و گۆڕە بە کۆمەڵەکانیش تاکو ئێستا هەمووی هەڵنەدراونەتەوە بۆیە پێم وایە پەرلەمانی کوردستان نابێ خۆی لە تحدیدکردنی ژمارەکان بداوە دەبێ خۆی بپارێزێتن تا ئەو کارانە کۆتاییان پێدێ وە کوردکردنەوەی مادەکەش بێتە سەی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان دەناسرێت هیچ کێشەیەک نییە و زۆر سپاس. زۆر سپاس دەستان خۆش بێت فەرمونون لیژنە تایبەتمەندەکان لە لیژنی شەهیدانەوە دەست پێ دەکەین. بەڕێز سەرۆکی پارلەمان پێشنیازەکانی پارلەمانتارە بەڕێزەکان بە هەند وەردەگیرێ بەڕاستی هەروەکو هەندێک لە پەرلەمانتارە بەڕێزەکان باسییان کرد بەڕاستی ئەو تراژیدیانە کە بەسەر گەلی کووردا هاتووە ئەوەندە زۆرە هەردوێنێ بوو یادی ئەم فالەکانی بارزانمان کرد. چەند ڕۆژ لەمەوبەر بوو کە گۆڕێکی بە کۆمەڵ هەڵدرایەوە بۆیە ئێمە وەکو لیژنەی شەهیدان و پەرلەمانی کوردستان کار دەکەین لەسەر تەواوی ئەو پێشنیازانەی کە بەڕێستان ئاماژەتان پێداوە پێویستە بەڕاستی پشتیوانی لە کاک بەهمەند دەکەین کە پێویستە ڕۆژێکی ماتەمینی نیشتیمانی لە کوردستان هەبێت چکە یادەکان کارەساتەکان تراژیدیاکان gelek زۆرن ئەوانەی بەسەر گەلی کوردستان داهاتوون. ئێمەش وەکو لیژنەی شەهیدان و جینوساید و زیندانیانی سیاسی بەڕاستی وەک لەگەڵ بە هاوبەشی لەگەڵ لیژنەی یاسایی هەر مادەی دووەم بەو شێوازای لێ دەکەن کە سەی ئاب بە ڕۆژی کۆمەڵکوژی جینۆساید یێزیدیەکان دەناسرێت چکە ئەوەی تر زیادە و دووبارەیە و پێویست ناکە هەر بەو شێوازەی لێ دەکرێت و زۆر سپاس. زۆر سپاس فەرمونون لیژنەی یاسایی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەجیل گەلەندێ ما پێشنیار لێ پێشنیارە دوسێ ئەندام پەرلەمانە کری پڕاستیژی تنێ کوردە نێزدی نەبووینە قوربانیان دەستێ داعش ڕاست یا باشتر ئەوە و ئەم مەجای بچەی بەرفرەحتێ لێ بکەین هەمی پێکاتەیەک یان هەمی نەتەوەیەک لەوان دەڤێرن دەرڤی ئیدارە هەرێمێ یان ئەو ناوچێت کەتینە بن دەستێ داعش و داعشاتی و زوڵم لێگیری پڕاستی حەقیوانژی کە و پێتیڤی هەزر لەندێژی بێتەکرن ملاحظەیەکا دیگە ڕوخسەت بێت بۆ هاوڕێ و هەلسخانێ مادە نۆتۆیەک فەقەرە سێ شپێرەوی نافخۆی پەرلەمانی کوردستانت بێژێت لە خستنە دەنگدانی ڕایەکان پێویستە ئەو ڕایەی دەخرێتە دەنگدان بەلایەنی کەم سێ ئەندام پشگیری ڕایەکە بکات جگە لەو دوو ئەندامی بۆ ئاخاوتن دەکەونە ڕێزبەندی کۆتایی ژبەرن لێ وەکو ڕوونکردنێک بۆ هەمی ئەندامێت پەرلەمانیت بەڕێز هەر ئەندامەکێتە سەرسلا و یا ئاخفنێ بگەتە دوماهیکێ هەزر نەکەت و ئەگەر وی پێشنیارێک کرد سێ ئەندام پەرلەمانە پشگیریە وینەکە ڕایەوی نایتە وەرگرتن پەیرەوێ نافخۆ ئەف حالەتە ئەستێثنا کردە هەر دو ئەندام پەرلەمانێت بدوماهیکێ ئاخفنێت کەن پێشنیارێت کەن مباشر پێشنیارەوی دێتە وەرگرتن دێت ڕاپۆرتامەدا بێک و پشگیری هەبێت زۆر سپاس. زۆر سپاس. ئێستا فەرمونون مادەی سێهەمی پێشنیازە بڕیارەکە بخێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی سێەم دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. بەڕێزانن دامانی پەرلەمان هەر بەڕێزێک دەیەوە قسە بکا لەبارەی ئەو مادەیە مادەش نییە لە ڕاستیاوە. خاڵە
بەڕێزان بەدرێ خان کاکمەم شایان خان گوڵستان خان هیچ کەسێکی ترەیە قسە بکات لەبارەیەوە کاک زکری کاک بەڵێن ناشوێنەکان بەڵێ بەڵێ فەرمون بەدرێ خان بەنای خۆی بەخشندە میرەبان بەدرێ ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێم مادەیە بڕگەیەکی لێ ناوەنێن کە بەڕای من دەبوو هەرم بڕگێ نەبووایە دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن ئەگەر حکومەتی هەرێم و بەڕاستی ملزەم نەکرێ بە جێبەجێکردنی قەرەبووکردنەوە کەواتە بۆ حکومەت ئەنجومەنی وەزیران چی جێبەجێ بکات لە کاتێکدا کە بەڕاستی حکومەت جهتی تەنفیس بێگومان دەبێ حکومەتی عێراق ئەم بابەتە تەنفیس بکات لایەنی قەرەبووکردنەوە بەڵێ زۆر سپاس دکتۆرە شایان فەرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان کە دەڵێ دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن پێم باشە لیژنە مختەسەکان ئاماژە بە لایەنە پەیوەندیدارەکان بکەن کێن مەبەستان کێن ئەو لایەنە پەیوەندیدارانە سپاس زۆر سپاس مەم کاک مەم بێ زەحمەت بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ڕێگەم بەی بەر لەوەی کە ڕای خۆم لەسرم مادەیە بخەمە ڕوو پێشنیازێکمەیە بۆ هاوڕێیان لە لیژنەی یاسایی کە کاتێ راپۆرتێک پێشکەشەکەن بەداخەوە بەپی پەیڕە و ئەگەر پێشنیازێک بخرێتە ڕوو دوو پەرلەمانتار پشتیوانی لێ نەکات ناخرێتە دەنگدانەوە بەداخەوە یعنی پێم وایە و کەم و کوڕێکی هیوادارم لە داتوە پێداچوونەوە بەو کرێ بۆ لەبەروی هەندێک جار هەندێک پێشنیازی گرنگە خرێتە ڕوو لە کۆتاییەکانایە ئەو پێشنیازە پشتیوانی وەک پێویستی بۆ بەدەستنێنراوە بۆیە پێشنیازەکەم بۆ هاوڕیان لە لیژنەی یاسایی کاتێک راپۆرت پێشکەشەکەن ئەگەر بیشان هەندێ شارەزاتر یا خەڵکانی تری بدرێ یا پەرلەمانتارەکان بیبینەوە ڕەنگە خراپ نەبێ بۆی پێش ئەوەی بخوێنرێتەوە بڵێ ئەمە بەم شێوەیە لێ بکرێ باشترە ئەو پێشنیازێکە دەربارەی ئەم خاڵە ئەمە تەبەن ئەم مادەیە و مادەی دوومادەکەی تری دواتری ڕۆتینن لە هەموو یاسا و بڕیارێکە هەن کە ئەخرێتە ڕوو زۆر جار قسە لەسەرم جۆرانە ناکرێت کە لە پەرلەمانە ئەخرێنە ڕوو من پێشنیازی من ئەمەیە لەسەرەوە لەبەرەوە هیچ ئیلتزامێک نەدراوە بە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە نێو ئەم بڕیارەیە ئیلتزامەکان بۆ حکوومەتی عێراقی کە پێویستە لەسەری بۆیە پێویستە کا داڕشتنەوەی ئەم خاڵە بەم شێوەیە لێ بکرێت لەبەرەوەی ملزەم نییە ئەگەر حکوومەتی هێرێ ملزەمە بە جێبەجێکردنی کەواتە لێرە ئەمری پێکاڵە دەبێ ئەنجومەنی وەزیران جێبەجێکە بۆیە ئەکرێت بەم شێوەیە بێ سیاغەکەی داڕشتنەوەکەی پێویستە لەسەر ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەنددارەکان کار بکەن بۆ جێبەجێکردنی حکومەکانی ئەم بڕیارە دواترەوە جۆرە لە لاستیکێتی تیا کارکردنەکەیان ئەوەیە کە مشاورە لەگەڵ حکوومەتی عێراقی بکرێ پاپش بە مادەی 132 دەستوری عراقی بڕگەی دوو کە پێویستە ئیلزامی بۆ حکوومەتی عراقی ئەو شتانە لە ئەستۆ بگرێ بۆیە ئەگەر دەبێ بێ ئەمرێ بە بۆ ئەنجومەنی وەزیران لە کاتێکا لە مادەکانی پێشترا هیچ ئەرچێک نەخراوەتە ئەستۆی حکوومەتی یاریمی کوردستان زۆر سپاس بەڵێ گوڵستان خان فەرمون گوڵستان سعید جەنابی سەرۆکی پەرلەمانی بەڕێز من لێرە یەک تێبینیم هەیە لەسەر لایەنە پەیوەندیدارەکان دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان بەڵام لە خاڵی یەکەمە باسی دەستگا دەستوریەکانی کۆماری عێراقی فیدراڵەکات ینی کە لێرە ناوی عێراقی فیدراڵ هاتەوە بە بڕوای من پێویستە لێرەش ئاماژە بدرێت بۆ لایەنە پەیوەندیدارانەی کە دەستگا دەستوریەکانی کۆماری عێراقن کە مولزەم کرێن بە قەرەبووکردنەوە و بە دابینکردنی ماف و ئیمتیازاتی قوربانیان زۆر سپاس کاک بەڵێن فەرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە ئەوەی کە هاوڕێیانیش باسییان کرد منیش پێشنیازەکەم بەو شێوازە دابڕێژێتەوە کە یعنی داڕشتنەوەکەش هەر لەژێر ڕۆشنایی ڕوونکردنەوەکانی بەڕێز جەنابی وەزیر بێ کە دەبێ ئەنجومەنی وەزیران و دامەزراوە دەستوریەکانی کۆماری عێراقی فیدراڵ حکومەکانی ئەم بڕیارە لە ئەستۆ بگرن بەڵێ کاک زکری فەرمون
برئیس سروکا پارلمانی ذکری زیباری ماده سیم دبی انجمن وزیران لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. کاتێکدا هەنگوو بەحث کرد و دستوری عێراقی ئیشارەتە پێدای هەمە ئەو زیان قەرەبوویە یا یەخستیە خو پێویستە لێرەش بێتە نویسین حکومەتە فیدرال و حکومەتە هەرێما کوردستانê و لایەنێت پەیوەندیدار حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن. پێویستە بە ئیزافە بکەن. بەڕێزان ئەندامانی پەرلەمان تەنها بۆ ڕوونکردنەوە ئەم مادانە لە کۆتایی هەموو بڕیار و یاسایەک کە لەم پەرلەمانە دەرەچێت هەیە و لەو ڕوانگەیی کە پەرلەمانی کوردستان دەتوانێت تەنها حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان پابند بکە بە هیچ جۆرێک ناتوانێت بنووسێ ئەم یاسایی کە لێرە دەرچووە حکوومەتی دامەزراوە دەستوریەکانی عێراق پابندەکە. سەبارەت بەو مادەی کە یان بەو بەشەی کە تایە هاتووە تەحملکردنی قەرەبووکردنەوە ئەوە ئیستینادمان کردە سەر مادەیەکی دەستوری تەنها لەویا باس لە تەحملی قەرەبووکردنەوەکەین ئەگینا ئەم بڕیارەی کە لە پەرلەمانی کوردستان دەرەچێ بە هیچ شێوەیەک هیچ جۆرە ئیلزام و ئیلزامێکی بۆ دەسەڵاتی فیدرالی نییە و هیچ ئیلتیزامێکیشان لە ڕاستیە لەسەر دروست ناکە. سەبارەت بەوەی ئەگەر قەرەبوو نەکرێتەوە ئەی حکوومەتی هەرێمی کوردستان چیەکە بۆ ئێمە ئەم مادەی ئەنووسین لە ڕاستیە مجرڕە دیاریکردنی ڕۆژەکە پێداویستی هەیە. ئەم پێداویستیانە ئەگەر حکوومەت پابند نەکرێ بە جێبەجێکردنی ئەم بڕیارە پابند نابێ بە دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژەکەش لانی کەم بۆ نمونە بهێنە بەرچاوی خۆتان ڕەنگە حکوومەت لەسەر زەوئی ئەمە بڕیار بدا ئەو ڕۆژە بۆ ئێزیدیەکان بکا بە پشوو ڕەنگە بڕیار بدا مەراسیمی گەوریان بۆ ساسکا کە پێویستی بە پێداویستی لۆجستی و پێداویستی داراییە لەبەرەوە مانەوەی ئەم مادەیە ضرورەتە و بە هیچ شێوەیەکیش ناتوانین بڵین دامەزراوەکانی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی عێراقیش پێ پابەندە بێ. فەرموون فەرموون. ڕێز کاک سۆران فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان کە ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان لێرە ئیلزامەکرێن بە جێبەجێکردن لە ئێستەیە ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی ئەنفال و شەهیدان هەوڵە درێ لە عێراق دەستەبەر بکرێ ئەمە کێیکە و ئەمەش کە لێرە هەیە دیسان ئەنجومەنی وەزیران وەزارەتی شەهیدان ئەوەکە ئەوە ئیلزامەکەیە کە مافەکە دابینەکە. زۆر سپاس. باس فەرموون کاک بەڵێن. بەڕێز دکتۆرە بەڕێز سەرۆکی پەرلەمانەوەی کە باسم کرد لە پێشنیازەکەیە ئەگەر ئەوەی کە جەنابەت باسیەکەی جێبەجێکردنەکە بگۆڕێ بە لە ئەستۆگرتن ئێمە ناتوانین حکومەتی یعنی حکومەتی ئەو دامەزراوە دەستوریەکانی کۆماری عراقی فیدراڵ بە هەمانگی لەگەڵ حکومەتی هەرێما حکومەکانی ئەم بڕیارە کاڵین لە ئەستۆ بگرێ بە لە ئەستۆگرتنیش هەمان ئەو شێوازەی کە جەناب دەیڵێ هەر بەو شێوازە چێتە بواری جێبەجێکردنەوە ئەگەر ڕوونکردنەوەیەکی زیاتر بدەیت. خۆی کۆی بڕیارەکە بە تەنها دەتوانین حکوومەتی هەرێم و دامەزراوەکانی هەرێمی پێ ئیلزام بکەیت. بەڵام لێرە ئەگەر لە کۆتایی ئەمە ئەحکامی عامەیە لەم کۆتاییە بڵین دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان و دامەزراوە دەستوریەکانی عێراق حکومەکانی ئەم بڕیارە جێبەجێ بکەن کەواتە عێراقیش ئیلزام دەکەی کە ئەو ڕۆژە بکە بە ڕۆژی بە جینۆسایدکردنی ئێزیدیەکان. ینی ئێمە حکمی تەواوی بڕیارەکە پەیوەستە بەم بڕگەی سێ یان بەم خاڵی سێ هەمە لەناو کۆی ئەم بڕیارەیە ئەو تحملی مەسئولیەتە تەنها بەشی تەعویزەکەیە لەوێش بێگومان ئیستینادمان کردوتە سەر مادەیەکی دەستوری یعنی مادەی 132 کە منیش بۆ خۆم لەگەڵەوەم بە ناوی بێنین لەبەرەوەی لەم شێوازەمان زۆر هەیە. بۆ نمونە قانونی ژمارە 22 ساڵی 2007 لە هەر شوێنێکە باسی هاو ئاهەنگی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵاکە سەبارەت بە مەسلەی بیرەنەوتەکان سەبارەت بە مەسلەی نەوت و غاز ناوی مادەکە ئەهێنێ بە تەحدیدی بۆ ئەوی ئێمە لەم ئیشکالێتە دوور بکەوینەوە. ئەم بڕگەیە بە تەنها دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان ئیلزام بکە ئەوەی سەرەوە تەحملەکە شتێکی ترە مانای ئیلزامی تێدا نییە بە تەنها ڕوونکردنەوەی ئەوەیە کە لە ناو مادەیەکی دەستوریە هاتووە. بەڵێ بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان فەرموون ئەگەر ڕوونکردنەوەیەکتان هەیە لە ماوەی 2 دقە. بەڕێز سەرۆکی پەرلەمان
ئەندامانی بەڕێزی پەرلەمان کە دەڵێن دەبێ ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان حکومەکانیان بڕیارە جێبەجێ بکەن واتە ئەنجومەنی وەزیران تەمسیلی تەفاوز دەکاتن خۆتان دەزانن بە پێی قانونی سەرۆکایەتی هەرێم و بە پێی قانونی هەڵبژاردن ئەوەی کە ملزمە بەوەی مفاوەزات بکاتن لەسەر هەموو کەیسەکان لەگەڵ حکومەتی عێراقی فیدرال بریتیا لە ئەنجومەنی وەزیران و لە بەڕێز سەرۆکی هەرێم بۆیە لێرە نەداناوی لایەنە پەیوەندیدارەکانیش هاتووە لێرە ئەنجومەنی وەزیران وەکو جیهەتی معنی وەکو سوڵتەی تەنفیزی چەند وەزارەتێک ڕادەسپێرێتن کە هەڵسن بە جێبەجێکردنی ئەو نەسەوە هەستن بە جێبەجێکردنی ئەوەی لە خاڵی یەکەمی بڕیارەکەدا هاتووە. وەلایەنە پەیوەندیدارەکانیش مەبەستمان ئەوەیە هەر کەسێکی کە مولزەمە بە پێی یاسا بنەڕەتیەکان لە هەرێمی کوردستان کە هەماهنگی بکە لەگەڵ دەسەڵاتە فیدرالیەکان کە بەڕێز سەرۆکی هەرێمە بۆیە دقیقەن هاتووە کە ئەنجومەنی وەزیران زائیدەن لایەنە پەیوەندیدارەکان پێویستە حکومەکانیان یاسای جێبەجێ بکەن مانایەوە نیە ئەوان قەرەبووکردنەوە دەدەن مانای ئەوەیە ئەوان ممەسیلی خۆیان تەحدید دەکەن بۆ ئەوەی بچن لە بەغدا کار بکەن بۆ جێبەجێکردنیەوەی لە بڕگەی یەکەمدا هاتووە. زۆر سپاس. فەرمون لیژنەی یاسایی چوارەم بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان چوارەم کار بە هیچ دەقێکی یاسایی یان بڕیارێک ناکرێت کە لەگەڵ حکومەکانی ئەم بڕیارە ناکۆک بن. فەرمون بەڕێزان هەر کەسێک دەیەوێت سەبارەت بەم بڕگەیە قسەی هەبێ؟ هیچ قسەیەک نییە. پێنجەم بخوێنەوە فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێنجەم ئەم بڕیارە لە ڕۆژی بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان جێبەجێ دەکرێت. چ بەڕێزێک ئەوێت سەبارەت بەم بڕگەیە قسە بکە؟ کاک سۆران، کاک کاروان، ڕووپاک خان. نا کاروان نا کاک سۆران و ڕووپاک خان. فەرمون کاک سۆران. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارەکە من بڕیارە لە ڕۆژی دەرچوونی کاری پێ بکرێواتە جێبەجێ بکرێ وەسبەینێش پەیڕەویە دەتوانین کۆبوونەوەی دەنگدان بکرێ و شەممە کار بە بڕیارەکە بکرێت کە ڕۆژی جینۆسایدە و یەکەم ساڵە و یەکەم ڕۆژیشە. زۆر سپاس. فەرمون ڕووپاک خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان پێشنیاری کاکسۆرانم هەیە چونکە سەی هەژ دەکەوێتە ڕۆژی شەممە لایەنە پەیوەندیدارەکان حکوومەتی هەرێمی کوردستان جیهەتی معنی و وەزارەتی معنی دەتوانێت کە مەراسیم بێ یان هەر شتێک پێویست بکات لەو ڕۆژە بیکە. بەڵێ فەرمون هۆیەکانی دەرچواندن بخوێنەوە. ببورن. فەرمون کاک حکمەت. بەرێز سەرۆکی پەرلەمان پێم باشە ئەم بڕیارە لە سەی مانگدا بیتن لەبەر ئەوەی ئەم تاوانە لە سەی مانگدا هاتیەکردن. زۆر سپاس. ڕێز ئەو لە ناو راپۆرتەکە خۆی هاتووە. دەستان خۆش. فەرمون هۆیەکانی دەرچواندن بخوێنەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هۆیەکانی دەرچواندن بۆ بەدیهێنانی دادپەروەری و دابینکردنی ماف و ئەمتیازات و قەرەبووکردنەوە و کەمکردنەوەی ئاسەوارەکانی تاوانەکانی کۆمەڵکوژی جینۆسایدی ئێزیدیەکان کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامی لە عێراق ناسراو بە داعش ئەنجام دراوە بەمبەستی زیندوو ڕاگرتن و ڕێزلێنان لە قوربانیەکان ئەم بڕیارە دەرچوێنرا. زۆر سپاس. چ بەڕێزێک ئێوە سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن قسە بکە؟ فەرمون کاک بوبەکر، سەرچنار خان، کاک مەم، کاک سۆران. هەمووی بەڕێزە نووسین. کاک کاروان، کاک لوقمان،
شنۆخان کاک فەیسەڵ کاک تۆڕێ بوار دکتۆرە گەلاوێژ باڵێ حەسیبە خان دکتۆرە گەلاوێژ حەسیبە خان مەم ڕۆبینە دکتۆر محێدین کاک سۆران کاک مەم سەرچنار خان کاک کاروان کاک لوقمان شنۆخان کاک فەیسەڵ دکتۆر ڕێبوار دکتۆرە گەلاوێژ حەسیبە خان مەم ئەسکەندەر ڕۆبینا خان کاک مسلم فەرمون دکتۆر محێدین سپاس سەرۆکی پەرلەمان ڕەنگەوەی من ئیزافەی نەکەم لەسەر هۆیەکانی دەرچوون بەڵام بابەتی کەوتنی شنگال و کۆمەڵکوژیەکان و کەیس هاوچەشنەکانی زۆر جار لە نێوان لایەنە کوردستانەکان دەبێتە بابەتی مزایەدە و بابەتی بەخشینەوەی تۆمەت لەگەڵ یەکتریە بە تایبەتی لە کاتی چێبرچێ و ململانێدا کەیسی شنگال و هاوشێوەکانی تری بەڕاستی من پێشنیاری ئەوە دەکەم کە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ کابینەی نوێی حکوومەت بە هاوبەشی لێژنەیەکی لێکۆڵینەوە بۆ دەرکەوتنی ڕاستی حێدین ئەمە چ پەیوەندی بەهۆیەکانی دەرچوانەوە هەیە من ویستم وەکو پێشنیارێک ببورن باش سپاس کاکاروان فەرموو بەنای خدای گەورە مهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێم وایە هۆیەکانی دەرچواندن چەند خەل لێ شتێدایە چەند دەستەواژەیەکی معنەوی کە لە ڕووی یاساییەوە ڕەنگە گونجاو نەبن و تێکەڵێکی زۆر دەبینم وستێمینیشیان تعبیر لە ناوەڕۆک و تایتڵی پرۆژە یاساکە ناکات بەنە بەدیهێنانی دادپەروەری کاتێک بەدیدێک کە دادگایی بکرێن من پێم وایە کە سەرانی داعش و تاوانەکە ئەنجامدرانی تاوانەکە ناتوانێت دادگایی بکرێن بۆ ئەمە زیادەیە وەکەمکردنەوەی ئاستەوار دەستەواژەیەکی معنەویە ماسەوارانە کەم ناکرێتەوە بەڵکو قەرەبوو دەکرێنەوە و بە زیند و ڕاگررتنیش لە دێڕی کۆتایی هەڵبەت خۆی بە جینۆساید ناسانی ڕۆژەکە بە زیند و ڕاگررتنیەتی و من پێشنیاز دەکەم بەو شێوەی لێ بکرێت لە پێناوی دیاریکردنی ڕۆژی سەی هەشتی 2014 کە پێم وایە دووبارە معالەجەی تایتڵی پرۆژە یاساکەش دەکات بۆی کە دکتۆرە ڤالەش باسی کرد لە پێناوی دیاریکردنی ڕۆژی سەی هەشتی 2014 بۆ بە جینۆساید ناسانی تاوانەکانی کۆمەڵکوژی ئێزیدەکان و دابینکردنی ماف و ئیمتیازات و قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەو تاوانە کە لەلایەن ڕێکخراوی بەناو تیرۆریستی داعش ئەنجام درراوە سپاس زۆر سپاس ڕێکخراوی عەفوو ڕێکخراوی تیرۆریستی داعش بەناو دەوڵەتی ئیسلامی ئەنجام درراوە تۆ ڕێبوار فەرموون کاکتۆر بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە دوا برگە کە قسەی لەسەر کرێ و گفتوگۆی لەسەرەکەی کە بریتە لە هۆیەکانی دەرچواندن سەبارەت بە پرۆژە بڕیارێکی تەشریعی لەبارەی جینۆسایدی خوشک و برایە ئێزیدیەکان من لەسەر ئەو دەقی و مەتنی ئەم بڕگەیە تەنها لەسەر سڕینەوەی ئاساوارەکانی تاوانەکانی کۆمەڵکوژیم پێم وایە سڕینەوەی ئاساوارەکان بەو شێوەیە ناکرێت کە ئێمە لە دەقێکی ئاواکرێ بەڵکو ئەکرێ ئیجراعاتی خۆی هەبێ بەڵام لە هەمووی گرنگتر زند و ڕاگررتنی خودی ڕووداوەکە زۆر گرنگترە پێم وایە بە قەرەبووکردنەوەی کەسوکارانی قوربانیان چ لە دابینکردنی موچەیەک بۆ کەسوکاری قوربانیان واتە قەرەبووکردنێکی مادی یاخود معنەوی نابێتە مای ئەوەی کە ئاساوارەکانی ئەم کۆمەڵکوژیە ئەم ڕووداوەکە پڕاوپڕە لە تراژیدیا کەم بکرێتەوە و بۆ ئەم بەبەستەش من بە دەرفەتی ئەزانم جگە لە قسەکردن لەسەر مەتنی هۆیەکانی ئەم پرۆژە بڕیارە ئەگەر جەنابەت دەرفەت بدەیت من لەسەر ئەوەی کە بەپێی مادە 16 فەقەرە داوا لە بەڕێستانەکەم هەم دیس بۆ زند و ڕاگررتنی و بۆ بەشکۆ ڕاگررتنی سمبولەکانمان داوا لە بەڕێستانەکەم کە مخاتبەی پەرلەمانی کوردستان مخاتبەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکە کە بە پرۆژە بڕیارێکی تەشریعی سمبولەکانی کوردستان بپارێزرێن و چیتر سمبولەکانی کوردستان هەتک نەکرێن لەبەر ئەوەی کە
بێڕێزیەی کە بەرامبەر بە ئاڵای کوردستان کرا لەلایەن ئەفسەرێکی عێراقەوە داواتان لە یەکەم کاکتۆر ڕێبوار ئەو هیچ پەیوەندی کە مخاتبەی پەرلەمانی عێراق بکەن بۆ کاکتۆر پەیوەندی نییە بەم بابەتەوە ببورن دەتوان یاداشتێک دەنە سەرۆکایەتی بۆ قسەکردن لەو بابەتە فەرمون کاک سۆران عومەر بەڕێسەرۆکی پەرلەمان من هەر لە ڕووی سیاغەوەیە داڕشتنێکم کردووەی نێرم بۆ لیژنە پەیوەندیدارەکان بەڵام ئێمە ئەمڕۆ جەریمەیەکی نێودەوڵەتیمان ناساند و لە پێشتریش نەتەوە گرتووەکان بە فەرمی هاتووە جەنابت و بەڕێز دکتۆرە ڤالاش ئاگادارن کە نەقسێکی گەورە لە قوانینی هەرێمی کوردستان هەیە ئەویش تاوانی جینۆسایت لە هەرێمی کوردستان بوونی نییە و پێویستی بەوەیە کە لە یاساکانی هەرێمی کوردستان یا بە یاسایەکی تایبەت تاوانی جینۆسایت بکرێتە یاسا و ئەو فەراغە پڕ بکەینەوە چونکە ئەگەر لە عێراق دەستکرا بە محاکەمە ئەو لەوێت بۆ ئەوەیە گەر قانونێک لە هەرێم هەبێ محکەمەکە لە هەرێمی کوردستان دروست ببێ و ئەو تاوانە بە یاسای هەرێمی کوردستان کە تعریفی جینۆسایت و جەریمەی جینۆسایت بکات لە قوانینی هەرێمی کوردستانە پڕ بکرێتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. کاک لوقمان فەرمون. بەڕێسەرۆکی پەرلەمان منیش بۆ چوونم وایە کە هۆیەکانی دەرچوواندنی ئەم یاسایە بەم شێوەیە لێ بکرێت لە پێناو دیاریکردنی ڕۆژی 3 ئابی 2014 بە ڕۆژی بە جینۆساید ناساندنی تاوانی کۆمەڵکوژی یەزیدیەکان و دابینکردنی ماف و ئیمتیازات و قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەو تاوانەی کە لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی بەناو دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام لە ناو دوو کەوانە داعش ئەنجام درراوە ئەم یاسایە دەرچوێندرا. زۆر سپاس. بەڵێ فەرمون دکتۆرە گەلاوێژ. بەڕێز سەرۆکی پەرلەمان سپاس وەکو هاوسۆزیەک لەگەڵ قوربانیانی گەلەکەمان و کەمەنەتەوەییەکان من بە پێویستی دەزانم هۆیەکانی دەرچواندن بکرێت بە دیاریکردنی ڕۆژی 3 2014 بە ڕۆژی کۆمەڵکوژی بەدیهێنانی لێرە من ئەوە چی دەبینم لە ڕووی زمانەوانیەوە پێم جوانترە ئەو هەموو واوە نەبیتن بۆ بەدیهێنانی دادپەروەری فاریزە دابینکردنی مافاریزە ئیمتیازات فاریزە قەرەبۆکردنەوە و کەمکردنەوەی ئاسەوارەکانی تاوانەکانی کۆمەڵکوژی جینۆسایت ئەین پێم باشە ئەو هەموو واوە نەمینێ بکرێ بە فاریزە تەنها لە کۆتاییەکەی کە بەیەکدی دەبەسرێتەوە یەک واو هەبێتن لە ڕووی زمانەوانیش جوانترە لە ڕووی سیاغەشەوە. زۆر سپاس. زۆر سپاس. کاکمەم بورهان فەرمون. پەرلەمان بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەر لەوەی لەسەر ئەو هۆیەکانی دەرچواندن قسە بکەم لەم یاسایە چوار جار یاساکە بۆ ئێزدیەکانە 4 جار ئێزدیەکان هاتووە ئێزدیەکان بەڵام 3 جاری غەڵەتە ناوی ئێزدیە نەک ئێزیدی حەزەکەم و هاوڕیانە ئێزدیە نەک ئێزیدی ئەوە کە بەس لە ناونیشانەکەیان ڕاستە ئەوە گەر ڕاستکرێتەوە لە دوایی لە داڕشنەوەکەیە کە سبەینی یا دووسبەی کە ئەخرێتە دەنگدانەوە تێپەڕێنرێ. پێشنیازی من لەسەر من ئەگەڕێمەوە ئەم هۆیەکانی دەرچواندنە بێ پەیوەندیە بێ بە ناونیشانەوە لە ناونیشانە تەنیا جەخت دەچی کراوە لەسەر ئەو ڕۆژە تاوانە گەورەیە کراوە کە ڕۆژی چواردەی کە ڕۆژی 3 کە ڕۆژێکی تاوانێکی گەورە کراوە بەرامبەر خوشک و برای ئێزدیەکان بۆیە لە ناو هۆیەکانی دەرچواندنە باز لە قەرەبووکردنەوە و دادپەروی و کۆمەڵی پرسی ترە کا پەیوەندی نییە لە بەناونیشانەوە بۆیە پێشنیازەکەم دیسانەوە لە بەردەمی لیژنەی پەیوەنددارایە مەسەلەی قەرەبووکردنەوەکە جەختی لەسەر بکرێتەوە لە ناونیشانە بۆ ئەوەی هۆیەکانی دەرچواندن بچێتەوە خزمەتی یاساکە بکە کە کراوە ئەگەر قەرەبووکردنەوەکە ناخرێتە ناوی کەواتای بێ سەر لەبەری ئەم داڕشتنەوەیە پێشنیازەکەم بگۆڕێت دەگەت پێویستیان کرد دوای جلسەکە توانم بیدەم بە هاوڕیان و زۆر سپاس. زۆر سپاس. ئەوەی نووسیوتانە ئەگەر بیدەنە لیژنە پەیوەندیدارەکان زۆر باشە بێ. سەرچنار خان فەرمون. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش تێبینیەوەم هەیە کە ئەو شەیە لا ببرێر لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلامیەکەش هەر بوو بە ئیسلامەوە 2 جار هەڵا بە ناوەکەی پێوەکریان هەر نەمێنێ بەرەوەی ناونیشانی پرۆژە بڕیارەکەش لەسەر ناساندنی ڕۆژەکەیە ئەگەر پەیوەست بکرێتەوە بە هۆکاری دەرچواندنەکەەوە بە شێوازێک لە پێناو ناساندنی
تاوانی کۆمەڵکوژی ئێزیدیەکان و زیندوو ڕاگررتنی ئەو ڕۆژە و ڕێزلێنان لە قوربانیەکان و قەرەبووکردنەوەیان ئەم بڕیارە دەرچوێنرات وابزانم دەقیقترە بێ. زۆر سوپاس. هەموو ئەوانەی کە نووسیوتانە ئەگەر بیدەنە لیژنە پەیوەندیدارەکان خراپ نابێ. دەست خۆش. حەسیبەخان فەرمونون. بەڕێز سەرۆکی پارلەمان منیش زۆربەی قسەکانم کرا لەلایەن برایانی بەڕێزم کاکاروان و هەروەها دکتۆر ڕێبوار بەس ئیزافەیەک هەر لەناو هۆیەکانی دەرچواندن کە ئەویش ئەوەیە کە دەوڵەتی ڕێکخراوی تیرۆریستی دەوڵەتی ئیسلام لە عێراق و شام ناسرا و بەداعش ئەوەی بۆ ئیزافە بکرێت گەلێک سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک فەیساڵ فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی پێشنیازەکەی کاکاروان دەکەم. بەڵێ کاک مسلیم فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من چەند دەستەواژەیەک ئەبینم لە لێو هۆیەکانی دەرچواندن کە خۆتان نەزان هۆیەکانی دەرچواندن ئەبێ بەڕاستی تعبیر لە ناوەڕۆکی یاساکە بکە. وەک برای بەڕێزم کاکمەم باسی کرد ئەگەر پەیوەست باز بکرێت لە یاساکە مەبەست قەرەبووکردنەوە بێ لێرە تەشخیصی ئیمتیازات و ینی ماف کراوە. ئەوە پەیوەستە بە چەند شتێک ئەگرێتەوە ماف و ئیمتیازات بۆیە ئەگەر باسی قەرەبوو بکرێ وەک لە مادەیەکە بەڕاستی هاوڕێیان بە تەفاسیل باسی قەرەبووکردنەوەیان کرد ئەوە چەند شتێکی ترەگرێتەوە بۆیە تەنیا قەرەبووکردنەوە بەسە ئەو ماف و ئیمتیازاتە شتی تر لە خۆگرێ و دادپەروەریش بە هەمان شێوەیانی وەک برابەڕز کاکاروان باسی کرد یانی دادپەروەری پێوەستە بە دادگایکردنی و کەسانی کە تاوانەکە ئەنجامەدەن. تر زۆر سپاس. زۆر سپاس. بەڕێز مەم ئەسکەندەر فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو تێبینیم هەبوو لەلایەن حەسیبە خان و دکتۆرە دیاڵاوێش باسکران پشتگیریان دەکەم. سپاس. بەڵێ زۆر سپاس. ڕۆبینا خان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینێکی بچووک هەیە ناوێ شنگال نەهاتیە دیارکردن لە هۆیەکانی دەرچواندن ئەگەر ناوێ بێتە دیارکردن. سپاس. بەڵێ زۆر سپاس. شنۆخان فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە ڕێی کاکاروانەکەم. سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک ئەبوبەکر فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان من داڕشتنەوەیەکی نوێم بۆ هۆیەکانی دەرچواندن نووسیوە لە پێناو بەرز ڕاگرتن و مححکومکردنی ڕۆژی کۆمەڵکوژی جێنووسایدی ئێزدیەکان و بۆ ناساندن و زیندوو ڕاگرتنی کارە ساتەکە بەنەوەکانی ئێستا و داهاتومان و هاوبەشی کە سوکاری قوربانیان لەم کۆستە نیشتیمانیەدا ئەم بڕیارە دەرچوێنرا. زۆر سپاس. بەڵێ ئەگەر بە نووسین بدرێتە لیژنە تایبەتمەندەکان زۆر باش دەبێت. بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان فەرمونون ئەگەر تێبینیەکتانەیە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە پێمان وایە مستەڵەحاتانەی کە بەکار هاتوون مستەڵەحاتی دقیقن بۆ بەدیهێنانی دادپەروەری تەنها تحقیقی عدالەی جینایی نیە عدالەی مەدەنیشمان هەیە بەڵام زۆر زەڕوڕا و نابێ بگوترێتن کە پێمان وایە لەناو پەرلەمانی کوردستان بە هیچ شێوەیەک نابێ بگوترێ ئێمە پێمان وایە کە تاوانباران دادگایی ناکرێن. ڕەنگە تاوانباران لەسەر ئاستی دەولی دادگایی بکرێن و احتیمالیشە لەسەر ئاستی ناوخۆی دادگایی بکرێن بەڵام لە هەموو حاڵەتێکدا دادگاییکردن و تحقیقی عدالەی جینایی چاوەڕێی تاوانباران دەکا. دابینکردنی ماف و ئیمتیازات و قەرەبووکردنەوە لە دوو یەک هاتووە لە بەرەوەی ماف و ئیمتیازات فەرقی هەیە لەگەڵ قەرەبووکردنەوە ماف و ئیمتیازات بریتە لەو بڕەڕاتبەی کە مانگانە وەری دەگرن بەڵام قەرەبووکردنەوە تەنها بۆ یەک جار دەدرێت لەسەر هەموو ئەو زەرەر و زیانە مادی و معنەویانەی کە بەر قوربانیان کەوتونە. کەمکردنەوەی ئاسەوارەکان دانراوە نەک سڕینەوەی ئاسەوارەکان بەڵێ تۆ کە تحقیقی عدالەی جیناییت کرد و تحقیقی عدالەی مەدەنیت کرد و ماف و ئیمتیازاتت بڕیەوە و قەرەبووی قوربانیانت کردەوە دەتوانی تۆزێک لە ئاسەواری تاوانەکان کەم بکەیەوە. بە هیچ شێوەیەک تاوانەکان ئاسەواریان ناسڕێتەوە بەڵام کەم دەکرێنەوە ئاسەواری تاوانەکان. بۆیە ئێمە پێمان وایە بە شێوەیەکی دقیق نووسراوەتەوە مەسەلەی بە زیندوو ڕاگررتنیش زۆر گرنگە بمێنێ واتە ذیکرا لە هەموو هینێک هاتووە کە ئەو زیکرایە بە بەرزی ڕابژیرێ و ڕێزلێنانیش بەڕای من گرنگە بمێنێ و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. فەرموون لیژنەی شەیدان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان تێبینی و پێشنیارەکانتان بە هەند وەردەگیرێ سپاستان دەکەین بۆ پێشنیار و تێبینیەکانتان تێبینیەکمان نییە. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس.
فەرمونون لیژنەی کاروباری یاسایی برای سەرۆکی پارلەمان وەکو لیژنەی یاسایی لەگەڵەوەی نوێەکانی دەرچۆندنەوەی خۆی بمێنێ لەبەرەوە هۆیەکانی دەرچۆندن تعبیر لە ناوەڕۆک و ناونیشانی پێشنیاز بڕیارەکە دەکات. شتێکی تر حەز دەکەم ڕوومێکم دڵنیایی بدەم بە هەمان ئەندامانی پەرلەمان ئێمە پابەندین بە هەردوو مادەی 89 نۆتۆیەکی پەیرەوی ناوخۆ هەر ڕایەکەر ئەندام پەرلەمانێک پێشنیاری کرابێ لەلای ئێمە تومار کراوە بەڵام بوجاری داهاتوو ئەو حاڵەتە ئەگەر ڕووی نەدەت باشترە لەبەرەوە هەرگلەی لە ئێمە دەکات لە جەلسەی داهاتوو ئەگەر ئەندام پەرلەمانێک بنووسین پێشنیارێکی درێژ هەبێ بنووسین پێشکەش بکات طبعا ئەوە جێ دڵخۆشی ئێمە بەڵام دەبێت جاری یەکەم ئەو پێشنیارە لە ناو جەلسەدا بخوێنێت دواتر بە ئێمە بدات یعنی نمونە هەیە مەسەلەن ئەندام پەرلەمانێکی ئێستا شتێک نووسیوە هات لای ئێمە مەمنونین بەڵام لە ڕووی قانونی بە پێی پەیڕەو یعنی دەبێت پشتگیری هەبێت ئەندام پەرلەمانەکان پشتگیریان بکەن لەبەرەوە حەز دەکەم بەرچاو وەربگرن زۆر سپاس عەزیز بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاگداری بەڕێستانەکەینەوە کە ڕۆژی شەمە بۆ خوێندنەوەی سێم خوێندنەوەی دەنگدان ساعت 11 کۆبوونەوە دەکەین و بەر لە کۆتایی دەمانەوێت بە گەرمی پیرۆزبایی جژنی چلەی هاوین لە تێکڕای ئێزدیانی کوردستان و جیهان بکەین زۆر سپاس. Come on,